ئێوارەتان باش و بەخێر بێن. ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبوون لە چوارچێوەی کار و چالاکیەکانی خۆی ئەم ئێوارەیە کۆڕێک بۆ زۆر بەڕێز دکتۆر کامران محەممەد ساز دەکات لەژێر ناونیشانی وەرچەرخانی دیمۆگرافی و جینۆسایدی سپی، هۆکارەکان مەترسیەکانی استراتیژێتی ڕوبەڕووبوونەوە و بەرگری. ئەلبەتە ئەم بابەتە ساڵانێکە کۆمەڵەیەک نووسەر و لێکۆڵیار و ئەکادیمیست لە کوردستان زەنگی مەترسیان بۆ دەسەڵاتدارانی هەرێم و بۆ خەڵکی کوردستان و خاکی کوردستان لێداوە کە ئەم بابەتە بابەتێکی هەستیارە. ئێمە بە بێدەنگی و بە خشکەی و وردە وردە خەریکە لەسەر ئەرزی واقع خاکەکە لەژێر پێمان دەرەهێنن بەبێ ئەوەی بە خۆمان بزانین، بە ناوی پرۆژەی نیشتەجێبوون و بە ناوی خانوبەرە و بە ناوی گەشتیاری و بە ناوی شیمالی حەبیب و زۆر ناو کە بەڕاستی لە ئێستا مەترسیەکە گەشتۆتە ئاستێکە گەرەکە ناوەندە ئەکادیمی و ناوەندە سیاسی و ناوەندە میدیایی و ڕێکخرا و کۆمەڵگای مەدەنی زۆر گرنگی بەم بابەتە بن، چونکە ئێمە لە بەردەم داگیرکاریشی نەرمین ئەوەی کە هەندێک لە نووسەران بە عەرەبکردنی نەرم، بە عەرەبکردنی نادیار، بە عەرەبکردنی بێدەنگ، بە عەرەبکردنی پشت ئەسوور بە دەستور ناوی ئەبن. ئەمڕۆ بە گرنگمان زانی بەڕاستی ئەم بابەتە بکەینە بابەتی ڕۆژەف بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامران محەممەد کە بۆ خۆی ماوەیەکە زۆر بەوردی بەقوڵی بابەتیانە و ئەکادیمیانە خەریکی شرۆڤەکردنی ئەم بابەتەیە. هەر لەم لایەنەوە کۆمەڵێک نووسەری دیکەش لەوانە سلێمان سلێڤانی بە کرمانجی ئیش لەسەر ئەم بابەتە ئەکاتەرەوە، نووسەر و ڕۆناڵبیر دکتۆر بورهان یاسین لەم لایەنەوە وتارێکی بەپێز و پڕبایەخی بۆ ڕێکخراوی ئازادبوون نردووە. ئێمە لای خۆمانەوە وتارەکەمان پرنت کردو و دوایی میوانەکان ئەتوانن هەریەکە نوسخەیەک لە وتارەکە دەست بخەن و لێرە بەردەستە لە خزمەتدانایە. بەڕێزان دکتۆر محەممەد ئەلبەتە زۆر بەمان لە نزیکەوە ئیناسین، بەڵام هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان پرۆفایلێکی کورتی خوێنینەوە. دکتۆر پسپۆڕی فەلسفەی مێژووە لە زانکۆی سلێمانی، مامۆستایە لە زانکۆی سلێمانی لە بەشی فەلسفە و توێژینەوە کلتوریەکان. بەڕێزیان لە ماوەی ڕابردووە خاوەنی چەند بەرهەمێکی چاپکراون لەوانە ئافرەت لە وتاری ئیسلامی هاوچەرخدا کە توێژینەوەیەکی ڕەخنەیە لە ساڵی 2005، هەروەها ڤیکۆ و فەلسفەی مێژوو لە 2006، کەلتور لە نێوان وەرگرتن و ڕەتکردنەوە لە 2007، فێرنان برۆدێل و گوتاری مێژووی لە 2012، لە نێوان مرۆڤ و شوێن و کاتدا دیمانەیەک بۆ تێگەیشتنی مێژوویی لە 2015، جەمالەدینی ئەفغانی و ڕەوتە هیزریەکانی جیهانی عەرەبی لە 2020، کورد بنیادێکی نەخەملی لە 2020، ڕنگدانەوەی کەلتور لە 2020، کورد ناسی مێژووی ژیانی ڕۆژانە 2021، ژن و بزوتنەوەی مێژوویی بە هاوبەشی ئایدۆلۆژیا 2022، مێژووی مناڵەتی 2024. بەڕێزان ئێمە زۆر لەسەر بابەتەکە قسە ناکەین، تەنها ئەوەندە ئەڵێن کە دکتۆر ئەم ئێوارەیە پێمان ئەڵێت کە ئێمە لە بەردەم جەنگێکین کە هیچ فیشێکێکی تیان ناتەقێ و هیچ خانوویەکیش بەسەر کەسە ناڕخێ، جەنگێکی نەرم و بێدەنگ، جەنگێکی شاراوە و نادیار کە وردە وردە لەسەر ئەرزی واقع خەریکن خاکەکە لە ژێر پێمان دەرەهێنن. ئەم مەترسیە لێوە سەرچاوی گرتووە کە ئەمە شەڕێک نییە لەسەر سنوورەکان، بەڵکو لە ناو ماڵەکانی خۆمان ئەوەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە، لە ناو فەرمانگەکانی سەرژمێری حکوومەت، لە ناو جانتای سەفەری و گەنجانەی کە وڵات بەجێهێڵن، لە ناو گرێبەستەکانی کڕین و فرۆشتن و خانوبەرە و بەشێک لەو بازرگانانەی کە بە ناوی نیشتەجێبوونەوە ئەم کارە ئەەکەن لە کوردستان. ئەمڕۆ دکتۆر نەخشەیەکی مەترسیدارمان بۆ خاتە ڕوو لەم لایەنەوە. ئێمە زیاتر قسە ناکەین، دەرفەتین بە ڕێز دکتۆر کامران محەممەد
ئەگەر بتوانیت لە ماوەی 40 خولەک بۆ ئەوەی کاتێکیش بۆ میوانە بەڕێزەکان بێڵینەوە بتوانن بە پرسیار و جەدەل و گفتوگۆ بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. فەرمووت بەجان. زۆر سوپاس. بەناوی خۆی گەورە ئێوارەتان باش. لە ناخی دڵمەوە زۆر سوپاسی یەک بە یەکتان ئەەکەم کە زەحمەتان کێشا و هاتن بۆ ئەم بابەتە گرنگە، ئەم بابەتە هەستیارەوە. سوپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەم کە لە ئاستی وەکۆڵە بەرپرسیارەتی مێژووی خۆیان هەبوون وە ئەم بابەتەیان کردوتە بەرنامەی خۆیان و کاری لەسەرەکەن. بەخێربێن سەرچاو زۆر سوپاسانەکەم. سوپاسان ناکەم لەبەرەوەی زۆرتان هاوڕێن خۆشمەوێن لەبەرەوە لەبەرەوەی کە ئەوە لەسەر سەرمە، بەڵام لەبەر ئەوەش کە ئەم بابەتتان بەلاوە گرنگ بووە کە تەشریفتان هێناوە و ئێمە لێرە لە خزمەتان نبین. بەڕێزان، وەرچەرخانی دیمۆگرافی و جینۆسایدی سپی لە کوردستان هۆکارەکان، مەترسیەکان و استراتیژیەکانی بەرگری. ئێمە خاوەن ماڵین یان کرێچێکی بێدەسەڵات. خۆشەویستان، ئەمڕۆ نەهاتوین لێرە کە چەند دەستەواژەیەکی زانستی دووبارە بکەینەوە، واتە بۆ مناقەشەیەکی زانستی زاراوەکان نەهاتوین، بەڵکو هاتوین پەنجە بخەینە سەر برینێک کە بە بێدەنگی خەریکە جەستەی نیشتیمان دەخوات. ڕێگەم بدەن بە چەند پرسیارێکی بێزارکەر دەست پێ بکەم. ئایا نەتەوە تەنها لە بوونی پارچە قوماشێکدا بەرجەستە دەبێت کە بریتیە لە ئاڵا، یان ئەو خاکەیە کە ئاڵاکەی لەسەر چەقێنراوە؟ چی دەبێت ئەگەر ڕۆژێک بێدار بینەوە و ببینین ئاڵاکەمان هەر دەشەکێتەوە، بەڵام ئەو زەوی لە ژێر پێمانە، ئەو خانووی تێیدا دەژین، ئەو دامەزراوە و بازاڕەی کە کاری تێدا دەکەین، ئەو زمانەی کە پێی دەدوێن، چیتر هی خۆمان نییە. ئێمە ساڵانێکی دوور و درێژ لە تعریبی خوێنایی دەترساین، لەو تعریبەی بە تانک و تۆپ، بە زیری سەربازی و بە جەنگ دەهات هەمومان دەمان ناسی و ڕوبەڕووی دەبووینەوە. بەڵام ئایا کەسێک هەیە لە ئێوە پێمان بڵێت چۆن ڕوبەڕووی تعریبی سپی ببینەوە؟ ئەو تعریبەی کە بە دەموچاوێکی خەندە ئامێز بە جانتایەکی پڕ لە دۆلارەوە بە ناوی وەبەرهێنان و پێکەوە ژیان و بازاڕی ئازاد دێتە ناو ژووری خەوتنمان و ناسنامەی منداڵەکانمان دەگۆڕێت. بەڕێزان، پرسیارە جەوهەریەکە لێرەدایە: ئایا ئێمە نەتەوەیەکی خاوەن پرۆژەین یان تەنها دەڵاڵێکی خانوبەرەین کە خەریکی فرۆشتنی پاشماوەی شۆڕشەکانمانین، کە خەریکی هەڕاجکردنی خوێنی شەهیدەکان و ئەنفالەکان و قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەین؟ بۆچی دوێنێ دەترسین؟ بە ئاگا بووین لە تعریبی سوور، دەمانزانی چییە، بەڵام بۆ ئەمڕۆ بێباکین، بۆ ئیمڕۆ خەمێکی ناخۆین، بۆ ئیمڕۆ وەکو ئەوەی مێشێک میوانمان نەبێت کە جینۆسایدێکی سپی و بێدەنگ خەریکە هەموو شتێک هەڵدەلووشێت. خۆشەویستان، ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە تا باز لە ئەژدیهایەکی بێدەنگ بکەین، باز لە پرۆسەیەک بکەین کە تێیدا جوگرافی دەکرێتە قوربانی چاوچنۆکی سەرمایە، زمان دەبێتە قوربانی خەمساردی سیاسی. هاتوین بپرسین ئایا کوردستان بەرەو مانهاتنێکی تر دەڕوات تات بە چەند دۆلارێک هەڕاج بکرێت، یان بەرەو فەڵەستینێکی تر کە تێیدا خاوەن ماڵ دەبێتە پەنابەر یان کرێچی؟ لەم سیمینارەدا هەوڵ دەدەین نەخشەی ئەم کارەساتە بکێشین و بپرسین کەی بێدار دەبینەوە پێش ئەوەی زمانی بازاڕمان و ڕەنگی شارەکانمان ببنە گەواهیدەری فەنابوونی شوناسمان. با پێ بکەوە بچینە ناو قوڵایی ئەم هەڕەشە بێدەنگە. خۆشەویستان، کڕین و فرۆشتن لە ڕواڵەتدا کاتێک کە سەیری کڕین و فرۆشتن دەکەین ئەزانین کە ئەمە بریتیە لە بازرگانی، بەڵام لە ناوەرۆکدا زۆر لەو کڕین و فرۆشتانە بریتیە لە داگیرکاری. با کورتەیەکی مێژووی باس بکەین، با چەند نمونەیەک لە مێژوو وەربگرین. مێژوو پێمان دەڵێت گەورەترین داگیرکاریەکان هەمیشە بە تانک و تۆپ و بە چەک دەستیان پێ نەکردووە، بەڵکو زۆر جار بە گرێبەستێکی کڕین یان بە ئیمزایەکی بازرگانی دەست پێ دەکەن. فرۆشتنی خاک هەر گۆڕینی خاوەنداری چەند مەترێک زەوی نییە، تۆ چەند مەترێک نافرۆشی، بەڵکو فرۆشتنی ئەو سیستمە پارێزەرەیە کە شوناس و
کە زمان و کە کەلتوری نەتەوەیەکی لەسەر وەستاوە، واتە تەنها بریتی نییە لەوەی کە تۆڵی ئەم زەوی ئەفرۆشم و بڕێک پارە وەرەگرم، نە، تۆ زمان تەفرۆشی، ڕێزم هەیە تۆ سەروەری تەفرۆشی، تۆ کەرامەت ئەفرۆشی. لێرەدا بە چەند نمونەیەک بێنینەوە بۆەوەی ڕوونتر بێ، ئایا ئەمە بەڕاستی وایە، ئایا لە مێژووی کۆمەلگاکانی ترە ئەمە وا بووە یان ئێمە لە خۆمانەوە قساکەین. سەرەتا حەزەکەم باز لە نمونەیە بکەم کە بریتە لە دوورگەی مانهاتن لە 1626دا سێرچێ بکەن لە گۆگڵات دوورگەی مانهاتن، ڕێک ئەتوانم بڵێم دڵی شاری نیویۆرکە. لە ساڵی 1626 هۆڵندیەکان بە 24 دلار کە لە سەدەی 19 مەزن دەکراوە بە 24 دلار ئەو دوورگیان لە خەڵکە ڕەسەنەکەی کڕی کە ئێمە پیانەڵین لە ناو کەوانەیەکە هەندێ سوورەکان. ئەوان ئەسڵن نەیانەزانی کڕین و فرۆشتن چییە، نەیانەزانی کڕین و فرۆشتن چییە. لەو کاتەیە کە بڵین دوورگەکەیان فرۆشت، ئاگایان لەوە نەبوو کە هۆڵندیەکان هاتوون بیان سڕنەوە، هەر ئەسڵەن وەکوڵێ پاکیان بکەنەوە لەو دوورگیان نیان هێڵنەوە. ئەوە بوو دوای ماوەیەک دوورگەکەیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە، نەک هەر کۆتاییان بە زمانیان هێنا، نەکرد کۆتاییان بە هەموو شتێکیان هێنا، کۆتاییان بە وجودیان هێنا. ئیمڕۆ لە دوورگەی مانهاتندا شتێک نییە بە ناوی زمانی هەندێ، ئەوەی کە خۆمان پێڵێن هەر بۆ بابڕوات هەندێ سوورەکان، کللتوریان نییە، جلوبەرگیان نییە، خۆراکیان نییە، بەڵکو بوونەتە بەشێک لە ئەرشیف لە مۆزەخانەکانە پاژماوەکانیان ماوەتەوە. ئەوان نەیانەزانی کە خاک فرۆشتن یعنی چی. مانهاتن ئەم کابرایە بۆ زانیاریتان، ئەمە مانهاتن خۆیەتی، ئەمە ئەو بازرگانە هۆڵندیەیەکە کە ئەو دوورگەیی داگیر کرد، کە ئەو دوورگەیی بە چەند بە 24 دلار کڕی، بەڵام دوایی نەتەوەیەکی سڕیەوە. و ئەمەش ئەو بەڵگەنامەیەیە، ئەمە کۆپی ئەو بەڵگەنامە ڕەسەنەیە کە ئەوان نەیانەزانی ئیمزاکردن لەسەر ئەم بەڵگەنامەیە واتای چیە گەیەنێت. یعنی بەلاتانەوە سیر نەبێ، ئەم پارچە وەرەقەی بەدەست منەوەیە کە پێوەترێت گرێبەست، هەر گرێبەستێ بێ، ئەگەر گرێبەستی خانوبەرە بێ، باخ بێت، چی بێت، یعنی دەرگای بەهەشتی بۆ نەتەوەیە کرد بێتەوە و دەرگای دۆزەخی بەڕووی نەتەوەیەکی ترە داخست بێت. ئەم ئەوەی کردووە تەسەورەکەن. بەڵێ وەکوتم با واز لە مانهاتن بێنین، لە یەک ڤیدۆیە بە وردی باسم کردووە لە فەیسبووکیشا هەیە و لە یوتیوبیشا دامناوە، زۆر بە وردی باسی ئەوم کردو، بەراوردم کردو بە واقع ئێستا. مامەڵەیەکی ترمان هەیە، مامەڵەی هەرێمی لیویزیانە 1803 هەرێمی لیویزیانە 15 ویلایەتی ئێستای ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە. هەر سێرچێ بکەن لە گۆگڵا خەریتەکەیتان بوێنێ، 15 ویلایەت لە ناو دڵی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە. لە ساڵی 1803 ناپلیۆن فرۆشتی بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، تۆماس جیفرسۆن کڕی. ناپلیۆن سەرکردەیەک بوو بیری لە سەرکەوتنەکانی ئەو ڕۆژەی خۆیە کردەوە، بەڵام جیفرسۆن بیری لە سەدەی داهاتووترە کردەوە، بیری لە نەوەکانی داهاتووەترە کردەوە. واتە ئێمە لە نێوان دوو سەرکردایین کە دوو جیهان بینی تایبەتی بەخۆیان هەیە. لەبەرەوە یەکیان لە مێژووی ماوە کورتا بوو، یەکیان لە مێژووی ماوە درێژا بوو. جیفرسۆن مێژووی ماوە درێژی هەڵبژاردە بوو، بۆ یەکڕی. ئەنجامەکەی چی بوو؟ ماوەیەکی دوور و درێژ بوو. ئەمە ینی لە ژێر دەسەڵاتی فەڕەنسایە بوو، حکوومەت فەرمانڕەوایەتەکە فەڕەنسی بوو، زمان فەڕەنسی بوو، کللتور فەڕەنسی بوو، واتە خۆراک فەڕەنسی بوو، جلوبەرگ فەڕەنسی بوو، دابوونەریتەکان بە تەواوەتی فەڕەنسی بوو لەو 15 ویلایەتەیە. بەڵام دوای 1803 هەموو ئەمانە سڕانەوە، هەمووی سڕایەوە، زمان بوو بە زمانی ئینگلیزی، خۆراکی فەڕەنسی نەما، کللتوری فەڕەنسی نەما، هیچ ئێستاکانە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە شتێک نابینین. ئەگەر ئەوەی نەکردە ناپلیۆن بمبورنەوە قسەیەکەم، ئەگەر ئەو گەمژەیەتی نەکردە ئێستا فەڕەنسا ڕەنگە زلهێزترین وڵاتی دنیا بووایە و ئەمریکاش نەبووایە بەو زلهێزێکی ئەمە ئێستای بینین. بۆیە ئەمە پێمان دەڵێت چی؟ ئەمە پێمان دەڵێت کە سەروەری سیاسی هەمیشە شوێن خاوەندارێتی خاک دەکەوێت. سەروەری سیاسی شێ خاکی هەبێت، ئەوە سەروەری سیاسی هەیە لە ڕاستیە. بەڵێ یەک نمونەی تر کە ئەمەش ئەو بەڵگەنامەیە، ئەمە بەڵگەنامەکەی ناپلیۆن و جیفرسۆنە. ئەمە فرۆشت بە 15 ملیۆن دلار.
15 ویلایەتە یەکگرتوەکانی ئەمڕۆی ئەمریکا بە 15 میلیۆن دلار فەڕەنسا فرۆشتی بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەوە دەقی ئەو هینەیە، ئەو بەڵگەنامەیە و کۆپیەکێتی. نمونەیەکی ترمان هەیە، ئەویش بریتە لە چی فەڵەستین، زۆر نزیکە. فەڵەستین لە ساڵی 1894 ڕێژەی ببورن 1882 بمبورن 1882 ڕێژەی دانیشتوان تێدا عەرەبەکان لەگەڵ مەسیحەکانە لە ساڵ 94 بوو، لە 1994 بوو. بەڵام لە ساڵی 1948دا کە دەوڵەتی ئیسرائیل دامەزرێت ڕێژەی عەرەب لە فەڵەستین ئابێ بە لە ساحەفە. لە ساڵی 1948ەوە تاکو ساڵی 1975 فەڵەستینەکان چەندێ هەوڵەدەن ئەم لە ساحەفێ بگێنە لە ساحەشدا ناتوانن. لە ساڵی 1975ەوە یعنی ترسناکترین پرۆسە لە مێژووی فەڵەستینە ڕووەدا، ساڵانە 13 بۆ 15,000 گەنجی فەڵەستینی کۆچەکات. کە ئەمە بە بەردەوامی نەبێت، بە بەردەوامی ئەو ژمارەیە کەمەکاتەوە. واتە ئەو خاکەی کە ئەمڕۆ بەپارە ئێمە دەیفرۆشین سبەی دەبێت بە خوێن وەری بگرینەوە کە ڕەنگە نەتوانین. حەزەکەم یەک نمونەی تر بێنمەوە کە ئەم نمونە پێچوانی ئەم نمونانەیە هەر لە مێژووە کە ئەویش پۆڵەندایە، ئەزمموی پۆڵەندایە. پۆڵەندا بۆ ماوەی 123 ساڵ دەوڵەتی نەبوو، وڵاتێک نەبوو بە ناوی پۆڵەندەوە. لە ساڵی چەندەوە؟ لە ساڵی 1995ەوە تا 1970 شتێک نەبوو. لە ساڵی 1994 ئیتر لە 95 کۆتایی پێهات، 3 وڵات داگیریان کرد، کردیان بە 3 پارچەوە، چۆن خۆمان 4 پارچەوانی 3 پارچە، پارچەیەکیان رووسیای قەیسەری، پارچەیەکیان ئیمپراتۆری پرووس، پارچەیەکیان نەمسا بڵین هابسبۆرگ. و لەسەر نەخشەی سیاسی ئەم وڵاتە سڕایەوە. بەڵام مانەوەی پۆڵەندیەکان چۆن مانەوە؟ خاکیان نەفرۆشت، تێکەڵ نابوون، بە هیچ شێوازێ تێکەڵ نابوون، نە لەگەڵ ئەو هەرێمی کە لەسەر رووسیا بوو تێکەڵ بە ڕووسەکان نابوون. ئەو هەرێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هیچ شێوازێ تێکەڵیان نابوون. لە ڕووی زمانەوە بەنیهێنی قوتابخانەی نهێنیان بۆ فێربوونی زمان کردبووتەوە. شاعیرەکانیان، ئەدیبەکانیان ڕۆڵێکی گرنگیان، نووسەرەکانیان ڕۆڵێکی گرنگیان بینی لە پاراستنی کللتوری خۆیانە. واتە ئەو بوونیان بە یەکگرتووی هێشتەوەکە هەر پێشتر هەیان بوو. تەنها چی بوو؟ تەنها دەوڵەتەکەیان نەما بوو، بەڵام خاکەکەیان ما. ئەوە بوو لە 1970 کاتێک کە داوای دەوڵەتیان کردەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم و داوای مافی خۆیان کرد، هیچ دەوڵەتی اعترازی نەبوو لەسەری، چونکە بە تەواوەتی ئەم پارچانە نەلکا بوون، ئاوێتە نەبوو بوون لەگەڵ ئەو وڵاتانەی کە داگیریان کردبوون. ئەمە ئەزمموونێکە کە بەڕاستی پێویستە بە تایبەتی بۆ ئێمەی کورد زۆر گرنگە سوود لەو ماوەیە وەرببینین. کورتەی مەترسیەکە ئەتوانم بڵێم ناوی بنێم سێگۆشەی فەنابوون. فرۆشتنی خاک زنجیرەیەک مەترسی یان ترسناک بە دوای خۆیدا دەهێنێت. یەکەمیان لە دەستدانی خاک، واتە خاوەنددارێتیەکەیە گۆڕێت. دووەمیان سڕینەوەی زمان، کاتێک زۆرینەی دانیشتوان ئەگۆڕێت، زۆرینەی سلێمانی هەولێر دهۆک ئەبێت بە عەرەب بە دڵنیاییەوە زمانی بازار و زمانی پەروەردە و تەنانەت زمانی ئیداریش دەگۆڕێت. مردنی کەلتور سێمیان، شێوازی ژیانی ڕۆژانە، خۆراک، جلوبەرگ، دابوونەریت، تەنانەت یادەوەریان مێژوویەکانیش دەمرن. ئەو نەتەوانەی خاکەکەیان پاراست ئەگەر زمانیشان قەدەغە کرابێت هەر گەڕاونەتەوە وەکو پۆڵەندا. بەڵام ئەو نەتەوانەی کە خاکیان لەدەستدا بە تەواوەتی سڕانەوە. کەس ئیمڕۆ نازانێ هەندێ سوورەکان لەمان هاتن، تەنها کۆمەڵێ وەکۆڵێ کۆمەڵێ شوێنەواریان ماوە لەناو مۆزەخانەکانە و هیچی تر. ئێمڕۆ شوێنەوارێکی فەڕەنسی لەو 15 ویلایەتەی کە سەر بە فەڕەنسا بوو کە درێژبووەوەی وەکۆڵێ ئیمپراتۆریەتی فەڕەنسی بوو لەو سەردەمەیە هیچ شتێک نابینین، چونکە خاکیان نەما. کاتێک کە تۆ خاکت نامێنێ سەروەرید نامێنێ، کە سەروەرید نەما کەلتورت ماڵاوایە، هیچ شتێکت نامێنێ. بە هەڵوێستەیەک لەسەر چەمکەکان بکەین. باز لەم ڕۆژانەیە زۆر تعبیر بەکارێت، جینۆسایدی سپی، جینۆسایدی بێدەنگ، تعریبی سپی، تعریبی بێدەنگ، تعریبی خۆکرد،
کۆمەڵی زاراوە بەکاربێ بەس من لێرەدا لە ڕاستیە جینۆسایدم بەکارهێنا جینۆسایدی سپیک بیان بێدەنگ بێت چونکە بەڕاستی ئەمە زۆر پرۆسەیە زۆر مەترسیدارە بەپێی پەیماننامە نێودەوڵەتیەکان ئێمە ئازانین جینۆساید تەنها کوشتنی جەستەیی نییە بەڵکو چییە لە ناوبردننی جینۆساید لە ناوبردننی بنەماکانی ژیانی گرۆپێکی نەتەوەیە ئەم پێناسەیە وەرم گرتووە جینۆسایدی سپی واتە توانەوەی نەتەوەیەک لە ناو نەتەوەیەکی تردا بە شێوەیەکی نەرم تا ئەو کاتەی کورد لە ناو خاکی خۆیدا دەبێتە کەمینەیەکی بەدەسەڵات لێرەدا بەکارهێنانی زاراوەی جینۆسایدی سپی لە ڕێگەی هەژمونی ئابووری کڕینی جوگرافیا خاکەوە پەراوێزخستنی زمانەوە هەمان ئەنجامی کوشندە دەپێکێت کە جینۆساید پێشتر جینۆسایدی سووری پێڵی هەت جینۆسایدی خوێنی پێڵی ئەوەی کە پێشتر جەستەیی پێڵی کە پێشتر کراوە ئەویش سڕینەوەی کەسایەتی معنەوی و بوونی کووردە وەک نەتەوەیەکی خاوەن سەروەری لەبەرەوە ئەم دەستەواژەیە وەسفکەری پرۆسەیەکی بێدەنگە کە تێیدا نەتەوەیەک نەک بەگولە بەڵکو بەتوانەوەی کەلتوری و ئابووری بەرەو فەنابوون دەبرێت و لەسەر خاکی خۆی دەکرێتە کەمینەیەکی بێدەسەڵات خۆشەویستان لێرەدا پێویستە ورتر قسە لەسەر ئەم پرۆسەیە بکەین و ئێمە تا ئێستا هەر باسمان لەوە کردووە باسمان لە دیاردەکە کردووە شەوەکو خۆی نەشمان ناساندووە بەڵام زۆر گرنگە کاتێک کە ئێمە ئەمانەوێ باس لە دیاردەیە بکەین بگەڕینەوە بۆ ڕیشەکان بگەڕینەوە بۆ هۆکارەکانی ئەم دیاردەیە چییە کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە بتوانین لێرەوە بزانین لەکوێوە ئەمە چاوگەکەی لەکوێیە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەسەر چاوەکەیەوە کاری لەسەر بکەین ئایا جینۆسایدی سپی ئەمە پرسیارێکی بنەڕەتیە کە زۆر جار ڕوبەڕوویە بینەوە و بە خەیاڵی خۆشمانایەت جینۆسایدی سپی کردارێکی نەخشە بۆ داڕێژراوە یان تەنها ڕووداوێکی سیاسی یان خۆڕسکە ئایا ئەمە لە خۆیەوە ڕوودات یان پلانێک هەیە لە ڕاستیە کە ئێمە ئاگامان لێ نیە و بەنهێنی کار بۆ ئەمە بۆ سڕینەوەی ئەم خاکاکە من حەزەکەم با قسەی کەسێکی عەرەب دەست پێ بکەم کە لەم ڕۆژانە ڤیدۆکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بۆتەوە کە ئەویش شێخ غەیس ئەلتەمیمیە لە چاوپێکەوتنێکە دەڵێت ئەمە دەقا و دەقوە خۆیەتی سەدام حسێن و بەعەس و ئەوانەی پێشتریش عەبدولسەلام و عەبدوڕەحمان و بەکر تەنانەت مەلیک غازیش هەوڵیاندا کوردەکان بهارن و هەر بەو وشەیە بەکارێنێ بهارن و کوردستان تعریب بکەن و تعریبی تورکمانەکانیش بەڵام ئەنجامەکە نەیانتوانی سەدام کەوت و کوردەکانیش لەنەوەدەوە حکمێکی خۆبەڕێوەبەریان هەبوو بەڵام کارەساتەکە ببینین کاتێک ئێستا دۆخی دەستوری کوردەکان جێگیر بووە دۆخێکی دەستوری ئیتیحادیان بەدەستێنا کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن و کاک فڵانکەسی مەزن مەبەستم سەرۆکەکان ئەوانی کە ئێستا هەن کوردستان و ئەربیلیان تعریب کرد سلێمانیشان تعریب کرد هەموو چێشخانەکانیان کرد بە عەرەبی و هەموو شەقامەکان عەرەبی و هەموو مەقسەیەوە هەموو گۆرانیەکان عەرەبی و هەموو کۆمەڵگە نیشتە جێبۆکان عەرەبیە باشە ئێوە ئەی کوردەکان ئەو پێمانەڵێت ئەو باگەمان بێنێت ئێوە ئەی کوردەکان ئێوە سەر بڕان بۆ ئەوەی کوردستان بە کوردی نەکەن بۆ ئەوەی کوردستان کوردی نەبێ خۆتانە کرد بە قوربانی بڕوانە کاتێک کوردستان لە سایی ئەواندا ئاسایش باڵی بەسەردا کێشا خۆیان تعریبیان کرد بۆ هۆکارەکەمان بۆ هینەکات لەبەر ئەوەی ئەوان دەمارگیر نین یعنی ئێمەی کورد دەمارگیر نین بەویستی خۆیان قبوڵیان کرد و بەهێز قبوڵیان نەکرد ئێمە خۆویستانە ئەمانەوێت خۆمان بەڵێ ئەمڕۆژ ئەگەر تۆزێ ورد بیر لە ناو تۆڕە ئەوانەمان کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە تا ئەندازەیە چالاکە زۆر بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتی عەرەبیە عێراقیەکانە زۆر بە باشیەکێ لە بابەتە زۆر گەرم و گوڕەکان بریتیە لە تعریبی کوردستان بە بەردەوامی خەریکی پۆستکردنن لەسەر تعریبی کوردستان و خەریکی پۆستکردنن لەسەر تعریبی کوردستان و باز لەو هەڵمەتە بە تایبەتیش باز لە چیەکەن باز لەو شەپۆ لە عەرەباکەن کە ڕووی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کردووە خۆشەویستان با تۆزێ ورتر بیر لەوە بکەینەوە کە ئایا جینۆسایدی سپی کردارێکی نەخشە بۆ دێڕەژراوە وەکو وتمانیان سیاسی و خۆرسکە ئەمڕۆ لە ناوەندە فکری ئەکادمی ڕۆژنامەوانیەکانی کوردستاندا
بۆ چوونێکەیە ینی ئەکسەر بەوە ئاشنا بین تێڕوانین هەیە ئامادەیەکی زۆری نووسین هەیە کە ئەوەی کە پێوترێکی تعریبی سپی یان تعریبی ئابووری نەرمیان هەر ناوێک لەو ناوانەی کەوتمان ئەوە بەلامان و ئێستا زۆر گرنگ نەبێ ڕەنگە واتە تەنها پرۆسەیەکی بازرگانی خۆرسک نییە بەڵکو تاواوکەری استراتیژی درێژخایانی دەوڵەتانی دەوروبەرە بە تایبەتی عێراق و ئێران و تا ڕادەیەک تورکیا بۆ لاوازکردنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان لە ناوەوە واتە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم بەشێک لە ئەکادیمیەکان لە نووسەرەکان پێیان وایە ئێستاکانە ئەوەی کە ئەکرێت نەخشە بۆ کێشراوە ئێستاکانە ئەمە سیاستێک لە پشتیەوە هەیە کە کار بۆەکە هەرچەندە ئەم وڵاتانە و ئەم جۆرە پلانانە لە چوارچەوەی بەڵگەنامەی فەرمی ئاشکرادا بڵاو ناکنەوە هیچ وڵاتێک نەچووەتە وڵاتێکی ترەوە بەنیازی داگیرکردن ئاشکرای کا بڵێ من داگیرم کردووە تەنانەت بزوتنەوەی ئیسیعماری کۆلۆنیالیزم لە 2-3 سەدە لەمەوە پێشەکە ئاهاتنە وڵاتەکانی ئاسیا و ئەفریقا و ئەمریکای لاتینیان داگیرە کرد بە ناوی چیەوە بە ناوی ئیسیعمارەوە بە ناوی ئاوەدانکردنەوە هاتن لەبەرەوە ئەم شتە چاوەڕێ مەکەن پێتان بڵێن وڵا ئێمە یین کوردستاندان بۆ تعریب بکەین ئەمانەوێت تعریبی بکەین ئەمە بەڵگەنامەی فەرمی ئەوە نادۆزیتەوە ئەمە لە ژوورە ڕێزم هەیە ئەمە لە ژوورە نهێنیەکان و لە ژوورە تاریکەکانە ئەم شتانە ئاکرێت بەڵام بەشێک لە چاودێرانی سیاسی ئەکادیمی نووسران وەکوتمان لە ڕێگەی چیەوە درک بەماکرێت لە ڕێگەی شیکاری لێکەوتەکان ئەو لێکەوتانەی کە ئێمە ئیمڕۆی بینین لێدوانی ناڕاستە و خۆی بەرپرسەکان ڕۆژانە ئێمە بەریانەکەوین پرۆسەی سیاسی دەوڵەتەکان کە ئەمڕۆ ئەبینین چەندین بەڵگەی حەشە هەڵنەگر هەن کە ئاماژە بۆواکەن کە ئەمە لە ڕاستیە نەخشە بۆ کێشراوە خۆشەویستان با ورتر قسە لەسەر ئەمە بکەین با هەوڵ بدەین بە خاڵ ئەمانە دیاری بکەین چۆن ئەمانە ئەتوانین بڵین ئەمە نەخشە بۆ کێشراوە و ئەمە لە خۆوە نییە یەکەم ئاڕاستەی پلان بۆ داڕژراوی دەوڵەتی فیدرالی عێراق و ئێران زۆرێک لە توێژەران و بە تایبەتی ئەوانەی کە توێژینەوە لە دۆسیە جیۆپۆلیتیکەکان ئەکەن پیان وایە کە تاران و بەغدا لە دوای شکستی ڕیفراندۆمەوە استراتیژی خۆیان لە شەڕی سەربازی ڕاستەوخۆوە بۆ شەڕی نەرم و داڕوخانی ئابووری گۆڕی خاڵێکی تر ئاسانکاری دارایی و تەمویلی بەغدا چاودێران ئاماژە بەوە دەکەن کە حکوومەتی عێراق لە ڕێگەی چیەوە پێدانی قەرەبووی مادی بە ئاوارەکانی پێشوو ئەو ئاوارانی کە لە ناوچەکان بوون لە هەرێمی کوردستان بوون لە ناوەڕاستەوە هاتبوون لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعشەوە هاتبوون پێدانی قەرزی خانوبەرە لە بانقەکانی ئەوانە بە بەردەوامی ئەمە هەیە بەهێزکردنی توانای کڕینی هاوڵاتی عەرەب بە شێوازێکی ناڕاستە و خۆ هەموو ئەمانە هانی چێدا هانی کۆچی ئەوانەدا بەرەو باکوور واتە هەرێمی کوردستان ئەمە لە کاتێکدایە کە شایستە داریایەکانی هەرێمی کوردستان بە توندی سنووردار دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتی کورد لە ڕووی داراییەوە سەرشۆڕ بکرێت و نەتوانێت کێبڕکەی بازاری خانوبەرە بکات ئێمە هەمومان ئاگاداری ئەوەین ئێستا هەر ئەم مانگە ئێمە بە 45 ڕۆژی بەسەر ڕۆژ موچە نەهات لە کاتێکە هەمومان ئاگامان لەوەیە کە دادگای فیدراڵی بڕیاری دەرکرد کە نابێت موچە بە پرسە سیاسیەکانەوە ململانەی سیاسی بەغاو هەرێمەوە ببەسترێتەوە لەبەر ئەوە سەیرەکەیت بە بەردەوامی گەنجی تۆ گەنجی ئێمە مامۆستای زانکۆیە ئێمە من خۆم لە زانکۆی ئەم ئاگادارم کۆمەڵی گەنجمانەیە ئەوەی ژنی هێناوە ئێستا پەشیمانە لە ڕاستیا ڕۆژانە قەرز لەمە کات ئەیداتەوە ئەو قەرز لەما کات ئیداتەوە بەوەی تر واتات کرێ چییە توانای نییە مناڵی هەیە توانای نییە نازانم زۆر ئەی گەنجێکی ترکە ئیشی نییە لە 2011ەوە یعنی دۆخێک دروست کراوە لە هەرێمی کوردستانە لە 2011ەوە یەک خوێندکار یەک فێرخوازی ئێمە لە زانکۆیە دانەمەزراوە ئێمە باسم لە فەڵەستین کرد گەورەترین قەیران لە فەڵەستینە لە 75ەوە دەستی پێکرد ساڵانە 13 بۆ 15,000 گەنج لە یەک ڤیدۆی تایبەتە باسی ئەوم کردووە ئەمە چ کاریگەریەک لەسەر واقع دروستەکات ئەمە چ کارەساتێک لەسەر واقع دروستەکات چۆن وەکوڵێ نیشتیمان خاڵیەکاتەوە ئێشە پڕیەکاتەوە دەستی کاری بەرامبەر پڕیەکاتەوە خاڵێکی تر استراتیژی ئێران
کەمەربەندی شیعە بەشێک لە نووسەرانی بواری سیاسی پێیان وایە ئێران بە مەبەست پشگیری لە چی لە نیشتەجێبوونی عەرەبی شیعەی ناوەڕاست و باشوور دەکات لە ناوچەکانی سلێمانی گەرمیان و کەرکووک سەرەڕای ئەوەی ئێران لە تەواوی ناکۆکیەکانی هەرێم و بەغدا لە یانگری بەغداکەوە تەنانەت بە هێزیش لە حەڤەی ئۆکتۆبەرا خۆمان شاهێدی ئەوە بووین کە ئەمەمان بینی کە ئەم هاوکاریکردنە. خاڵێکی تر گوتاری کە بەریەکەوین گوتاری ڕۆژنامەوانی و نووسینی ناوخۆیی لە ناوخۆی کوردستاندا چەندین وتار چەندین لێکۆڵینەوە لەلایەن ئەکادیمیەکانەوە لەلایەن نووسەرەکانەوە کە بە بەردەوامی بڵاو ئەکرێنەوە ڕۆژانە هۆشداری لەسەر مەترسی ئەم پرۆسەیەدەن کە ئەمە بەڕاستی کێشەی گەورەمان بۆ دروستەکات. ئەوەی لە هەولێر و سلێمانی ڕوودەدات تەنها گەشتیاری یان وەبەرهێنان نییە، ئەوە داگیرکاریەکی بێدەنگە. کاتێک دەوڵەتانی هەرێمی ناتوانن بە تانک شارەکانمان داگیر بکەن لە ڕاستیە چونکە لەبەر ئەوەی ڕەنگە ڕوبەڕووی فشارێکی نێودەوڵەتی ببنەوە ئەوە ئەوانیان دەچی بە کڕینی شوقا بە خان و گۆڕینی زمان بازار هەتا دوایی. زۆر لەسەری کاتمان زۆر ماوە باش ئەگەر 20 دقیقە ما پێم بڵێ پێنج دقیقەیەکت ماوە ئەگەر باش. تێڕوانینی تورکیا هەرچەندە خۆی بە هاوبەشێکی ئابووری هەرێم پیشان دەدات بە بەردەوامی بەڵام لە ڕووی سیاسیەوە استراتیژێکی هەیە بۆ لاوازکردنی چەمکی کوردستانی سەربەخۆ. تورکیا هانی پرۆسەیەک دەدات کە پێی دەوترێکی تێکەڵبوونی ئابووری هەرێم لەگەڵ عێراق. تاران و ئەنقەرە هەردوو لە هاوڕان لەسەر ئەوەی کە پێویستە هەرێمی کوردستان پێگەی نەتەوەی خۆی لەدەست بدات و ببێتە پارێزگایەکی ئاسایی وەکو پارێزگاکانی تری عێراق. زیادبوونی زمانی عەرەبی و ناسنامەی عێراقی لە شارەکانی هەرێمدا بە تەواوی خزمەت بەو دیدگا تورکی و ئێرانی دەکات کە دەیانەوێت مۆدیلی هەرێمی کوردستان وەک قوارەیەکی نەتەوەیی شکست پێبێنن و بیکەنەوە بە بەشێکی ئاوێتە بوو لە عێراقی عەرەبی. بەپێی ئامارەکان تەنها لە ساڵی 2023دا بەپێی ساڵی 2023 32,000 منداڵی عەرەب بە ناسنامەی کوردستانی تۆمار کراون لە کوردستانە. لە ساڵی 32,000 منداڵ ئەی کورد خۆی چەند منداڵی بووە؟ کەواتە چۆن ئەمە وەک پلان دەسەلمێنرێت؟ بەڵگەنە ڕاستە و خۆکان ئەگەر چی وەک وتمان بەڵگەیەکی نووسراوی مۆرکراو لەسەر مێزی دەوڵەتان بۆ ڕای گشتی بڵاو ناکرێتەوە، بەڵام سێ لۆجیکی بنەڕەتی هەن کە دەیسەلمێنن ئەمە پرۆسەیەکی سیاسی ئاڕاستە کراوە. یەکەمیان یاسای دژبەیەک مەبەست چییە؟ لە کاتێکدا بەغدا زەمینە سازیەکی تەواو دەکات بۆ ئەوەی هاوڵاتی کورد نەچێتە کەرکووک یان بەغدا خانوو بکرێت و نیشتەجێ بێت زەمینە سازیەکات وەکوتمان نەچێتە بەغدا خانوو بکرێتیان نیشتەجێ بێ هەر شتێک بکرێت مۆڵک بکرێت لە بەرامبەردا زەمینە ساسی و ئاسانکاریەکی تەواو بۆ عەرەبەکان دەکات بۆ کڕینی مڵک لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک. ئەم جیاوازیکردنە لە خۆوە نییە و پلان بۆ داڕێژراوە. هەر پێش ئەوەی بێم لە کەناڵێکا بینیم ئەیوت دوایی بە وردیم ڕیپۆرتاژێکمانە بێ لەسەر ئەوەی کە هاوڵاتی عێراقی لە شارەکانی ناوەڕاست و باشوورەوە عەرەب بۆی هەیە فۆرمی بایعەکەی بگوازێتەوە بۆ کەرکووک، بەڵام لە سلێمانی و هەولێر و دوهۆکەوە هیچ کوردێک بۆی نییە. کاتێک کە تۆ ئەڵێ ئەمە پێشەوانەی مادەی 140 وەکو ئەوەی مادەی 140 جێبەجێ کرابێت. یعنی خاڵێکی تر دووەمیان بێدەنگی بەغدا. ئەگەر بەغدا نیگەران بووایە لە کەمبوونەوەی دانیشتوانی ناوەڕاست و باشوور ڕێوشێنی دەگرتە بەر، بەڵام بێدەنگی و هاندانی ئەم کۆچە نیشانەی ڕەزامەندی سیاسیە بۆ گۆڕینی هاوسەنگی هێز لە باکوور. بەبەستم بە مستەڵەحەکەی ئەوانەیڵێم. سێمیان بەکارهێنانی کەرتی خوێندن کە دواتر ورتر باسی لێەکەین. مۆڵەتدان بەدەیان قوتابخانە و زانکۆی عەرەبی لە پایتەختی هەرێم بە پاڵپشتی دارایی و مۆڵەتی فەرمی بەغدا کە زۆر ئاسان مۆڵەتیان پێدەن. پرۆژەیەکی کەلتوری ڕوونە بۆ دروستکردنی نەوەیەکی نوێی عەرەب زمان لە کوردستاندا کە هیچ پەیوەندیەکی بە کەلتوری کوردیەوە نەبێت. خۆشەویستان، جینۆسایدی سپی چەکە نوێیەکەی دەوڵەتانی داگیرکەری کوردستانە. ئەوان دوای ئەوەی تێگەیشتن وەکو وتمان کە جەنگ و پەلامەردانی سەربازی لەم سەردەمەدا ڕەخنەی نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە.
استراتیژەکەیان گۆڕی بۆ جەنگێکی ئابووری و کەلتوری نەرم کە تێیدا خودی خاوەن ماڵکەمە بەستم لە خۆمانەوەکو کورد بەهۆی تەماعی مادیەوە چاوچنۆکی مادیەوە و بەهۆی لاوازی سیاسیمانەوە زەمینە بۆ بەهۆی پەرتیمانەوە بۆ زەمینە بۆ گۆڕینی دیموگرافیای خاکەکەی خۆی خۆش دەکات واتە خۆشمان کردووە. پلانی استراتیژی ئەم دەوڵەتانە بریتیە لە پاڵپشتکردنی واتە کۆچی بە کۆمەڵی عەرەب بۆ هەرێم هەتا کێشی سیاسی کورد کەم بکەنەوە هەرم لە قوارەیەکی نەتەوەییەوە بۆ قوارەیەکی تەکنۆکراتی بێشوناس بگۆڕن. هۆکارە ناوخۆییەکان بە دڵنیاییەوە ئەم پرۆسەیە کۆمەڵی هۆکاری ناوخۆیی هەیە کە پەیوەندی بە بوونی خۆمانەوە هەیە کە لە چەند خاڵێکە هەوڵە دەم بە خێرایی ئاماژەی پێ بکەم. یەکەم سەرمایەداری بێشوناس یان سەرمایەداری نەخەمڵی و سەرمایەداری کورد تەنها بیر لە قازانجی خێرا دەکاتەوە. دروستکردنی گوند و شارۆچکەی نیشتەجێبوون کە تەنها عەرەبی دەوڵەمەند دەتوانێت بیکرێت و تێیدا نیشتەجێ دەبێت. بەڕاشکاوی دەڵێن و نایشارنەوە وەک دەستکەوت بە خەڵکی دەفرۆشنەوە. ئەمەش جۆرێکە لە فرۆشتنی جوگرافیا بە پارە. خەمساردی یاسایی خاڵێکی تر نەبوونی یاسایەکی تند بۆ نیشتەجێکردنی هەمیشەیی لە هەموو جیهاندا. نیشتەجێبوونی بیانی کەسێک کە لە دەرەوەی هەرێمێکەوە ئەچێتە هەرێمێکی ترەوە تەنانەت لە وڵاتە فیدراڵیەکانیشا بۆ زانیاریتان سوئیسرا و کەنەدا و کوێکێ نیشتەجێبوونی بیانی یان نەتەوەی تر لە ناوچەیەکی تردا پێویستی بە مەرجی تند هەیە مەرجی توندی بۆ دادەنرێت بەڵام لە هەرێم شتێک نییە بە ناوی مەرجەوە ئەم دەرگایە کراوەتەوە ئەسڵەن هەر دەرگای نییە. خاڵێکی تر وابەستەیی ئابووری هەرێم چونکە بەرهەمهێن نییە و پشت بە بازاری عێراق دەبەستێت ناچارە مەرجە کۆمەڵایەتی و دیموگرافیەکان قبول بکات. خۆشەویستان ئێستا پێم خۆشە ورتر قسە لەسەر قوارەی جینۆسایدی سپی ئەوەی کە پێوترێت تعریبی سپیان لە شارەکانی ناوخۆی کوردستان واتە هەولێر سلێمانی دوهۆک و شار و شارۆچەکان بە تەواوەتی بکەم. ئەوەی کە ئێمڕۆ ڕۆدا لەم شارانە گۆڕینی مەبەستم لە گۆڕینی هاوسەنگی دیموگرافی و زیادبوونی ڕێژەی عەرەب لە ڕاستیە دەستکردی چییە چێ دروستی کردووە سیاسەتی بازرگانی وەبەرهێنانی بێپلان و نەبوونی دیدگای ئاسایشی نەتەوەیی لەلایەن دەسەڵاتی چێوە لەلایەن دەسەڵاتی ناوخۆیی خۆمانەوە لەلایەن زۆر بەسەریحی ئێمە دەسەڵاتێکی نەتەوەییمان نیە لە ئێستا ئێمە دەسەڵاتێکی حیزبی ناوچەیی وە کۆڵێ پارێزگایی شاریمان هەیە لە ڕاستیە لەلایەن یەکێتی و پارتیەوە بە پلەی یەکەم شارینی عشایری بەڵێ شاری بە دەست خۆش بەڵێ خەیناکە جارێنەوە ماوە باش فیدراسیۆنی خێڵە بێ ئاوا بڵین بارحەڵ بەبوورە دکتۆرجە دەستی تۆش خۆش بێت ئەوە پێویستی بە توێکاری هەیە وانە بۆی بزانین ئایا عشایرین ئایا گوندین ئایا چیانشینین ئایا فەرستان خۆش بێت. بەڵێ ئەم پاشەکشە دیموگرافیە لە ناو جەرگەی شارەکانی کوردستاندا لۆجیکێکی سیاسی و ئابووری قۆڵی لە پشتەکە دەکرێت لەم خاڵاندا چڕ بکرێتەوە. باسی ئەم پرۆسەیە بکەین. کردی خانوبەرە و نیشتەجێبوون پرۆژەکانی نیشتەجێبوون سەرمایەداری بێچاودێری لە کوردستانە سیاسەتی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لە چەندێ ڕابردوودا بە تەواوی پشتی بە خانوبەرە بەستووە واتە شوقە و vێلا مۆدێرنەکان لە هەرێمی کوردستانە بە تەسریحی خۆیان 345,000 یەکەی نیشتەجێبوون دروست کراوە 345,000 وەکو خۆیان ئەڵێن ئەمە شارێکی تەواوە. کڕینی مڵک بۆ عەرەب ئاسان کرا ڕێو شوێنە یاساییەکان لەسەر کڕینی خانوو شوقە لەلایەن عەرەبی ناوەڕاست و باشوورەوە ئاسان کراوە کاتێک وەبەرهێنەر تەنها سەیری قازانجی مادی خێرا بکات بە بەهای 35 ملیار دۆلار بە تەنها پرۆژەی نیشتەجێبوون وەکو لەو دیبەیتایە بینیمان وتی 35 ملیار داهاتی هەبووە پرۆژەی نیشتەجێبوون یعنی بایی 35 ملیار دۆلار ئێمە خاکمان فرۆشتووە. ئەم 35 باشە
بەس پێم بڵێن چی بۆ کوردستان کرد، چی بۆ هەرێمی کوردستان کرد، چی بۆ بێکاری کرد، چی بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری ئەم هەرێمە کرد. باشە ئەگەر ئەم 35 ملیارە تەرخان بکرایە بەس کارگەی پێ دروست کرایە بدەیەها هەزار کەسی پسپۆر و وەکۆڵە دەرچووی زانکۆکانمان هەبوو هەمووی بەکارە بوون، هەمووی ئاستی بژێوی و ئابووری ئەم هەرێمە گەشەیە کرد بەرزە بووەوە. ئەسڵەن خۆمان ئەبووینە خاوەن، خۆمان ئەبووینە سەروەری هەموو شتێک لەم هەرێمەیە. بەڵێ واتە کاتێک بەم شێوازە ئەوە ئەگەیەنێت کە هیچ باکیان بە ناسنامەی نەتەوەی کڕیارەکە نابێت. ئەوان تەنها چاویان لە دەفتەرە دۆلارەکانە، چاویان لە ملیۆن و لە ملیارەکانە. یعنی بیر لەوە ناکەنەوە ناسنامەی کڕیارەکە چییە تاکە ئامانج لە فرۆشتنی ئەم یەکە نیشتە جێبوونانە بەدەستێنانی پارەیە و قازانجکردنی کۆمپانیەکانی کەرتی تایبەتە کە زۆربەیان سەر بە نوخبەی دەسەڵاتن یان پشکی ئەوانی تایە یان لێیانەوە نزیکن. پێم بڵێن کۆمپانیەکانی خانوبەرە لە هەرێمی کوردستاندا چ خێر و بەرەکەتێکیان بۆ خەڵکی ڕەشوڕوتی ئەم کۆمەلگایە بووە. هاوکات نابێت سەرنجەکە تەنها لەسەر پرۆژەکانی نیشتەجێ بوون بێت. ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگەر بەسەرمانە تێپەڕێت، چونکە ئەمڕۆ ئەو شەپۆلە خزاوەتە ناو چیەوە ناو گەڕەکەکانەوە. کۆڵان لە کۆڵانەکەی خۆتانەوە یەک بێک لە کۆڵانەکەی خۆتانەوە سێر بکەن چەند دراوسێتان هەیە کە خەڵکی ئەو جوگرافیایی ترە، خەڵکی ناوەڕاستە، خەڵکی باشوورە، چەند کەسەیە. من پۆستێکم کرده بوو، یەکێک لە فێرخوازەکانم نامەیەکی بۆ ناردم هەر لە کۆمنتەکان ئەتوانن بخوێنەوە، ئەڵێ من ئێمە لە بنەڕەتا خەڵکیش گوندی ڕەباتین لە بناری چیای سەگرمە لە سەر بە شارۆچکەی سەنگاو 115 ئەنفالمان هەیە، 115 ئەنفالمان هەیە، نزیکی 11 بۆ 12 شەهیدی سەنگەری هەشتاکانمان هەیە. بەڵام ئێستا گوندەکانمان 4 ماڵیتایە 3 ماڵیان عەرەبە چوونەتە ناو گوندەکانەوە. هاوڕەیەکی تر نامی بۆ ناردوم لامە، ئەڵێ من لە گوندەکەمە لە تەنیشتی کارگێکی منتوی تاسڵوجەیە 15 خێزانی عەرەب لەناو گوندەکەی ئێمە نیشتەجێن ئێستا. ئەڵێ یەک وابەستە یەکیان هەیە بەیەکەوە، ئەڵێ ئێمەش چەند ماڵێکین پێکەوە ململانی و کێشەوانە. بەڵێ ئەگەر ئەو ماڵە هاتوانەی کە وەکو وتم لەو ڕەگەزەی خوارەوەن ئەگەر دەریان بکەی لە کێڵگەکانی نیشتەجێ بوون، ئەوەی بە زمانی خۆمان پێڵێن بیت کە خەریکی وەکوڵێ کاری کشت و کاڵین بڕوا بکە ئەبێ هەموو ئەو کێڵگانە دابخرێن، ئەبێ هەمووی کۆتایی پێبێنێ، چونکە کەس نییە ئیشی تیا بکات غەیری ئەوان. چەند کێڵگەت بینی بزانە خێزانێکی 15 نەفەری تایە، چەند کێڵگەت بینی لە کوردستانە. من هاوڕەیەکی زۆر نزیکم باخێکی هەبوو نزیکی سووسەیە لە خۆشترین 100 مەتر لە جادەی سووسێ دوکانەوە دوورە، لە بڵێن دوورە، زەویەکیان کڕی، زەویەکە 8 نەفەر بوون، 16 دۆنم بوو، دوو دۆنم بەشیان کرد لە ناو خۆیاندا، 8 باخی زۆر ناوازەیان لێ کرد. من خۆم چەند جار سەردانم کردووە لە باخێکیانە، پار پرسیارم لێ کرد دەنگ و باسی باخەکەت، وتی وەڵا باخەکەم فرۆشتووە. وتم بۆ فرۆشتێ؟ وتی هەمیان فرۆشتیان. وتم اینجا تۆ پەیوەندیت بەوانەوە چ بوو؟ ئێوتی هەمیان بە عەرەبیان فرۆشت. وتم ئەی تۆ؟ وتی وەڵام منیش بە عەرەبم فرۆشت. وتی خۆ هەروان پارەیان پێ بیکڕن. یعنی بەڕاستی زۆر لەوە قوڵترە بابەتەکە کە بەڵێ. دکتۆر جان خولەکێکت ماوە ئەگەر بتوانیت بۆی دەرفەت بۆ بەشداربوانیش بێڵینەوە، وەڵی زۆر ماوە پێشنیار و سەرنجەکانیان بابەتەکە دەوڵەمەندتر بکەن. ئەگەر شتێک هەبوو لەناو پرسیارەکانە، شتێک هەبوو لەناو پرسیارەکانە، باشە حەزەکەم وڵاتەوە نابێ بەس قەی ناکە. باشە 4 خولەکیکەت ماوە، 4 خولەکیکە کاتت دەدەینێت دکتۆر جان؟ ناکرێت دە خولەکەم بدەنێ دەرفەت. وەڵی زۆر شتی هەستیار هەیە باسم کردووە ڕاستیەکەی. باشە فەرموو.
ئەگەر حەزەکەم یەکشت بڵێم حەزەکەم یەک هەر لەسەرەوە زۆر لەسەری ناڕۆم بەسەریا تێپەڕم هەندێک خاڵەیە بەسەریا تێپەڕم لە بەرامبەرەوە بۆچی گەنجی ئێمە ناتوانێت دۆخێکی وا دروست کراوە کە دامەزراندن نەماوە کە بازاڕی کار نەماوە هیچ بە قسەی خۆشیان ئەو پرۆژانەی کە ئەکرێنەوە ئەو خانوانەی کە ئەکرێنەوە لە نێوان 7 دەفتەر بۆ 300 دەفتەرەیە چ گەنجێکی کورد هەیە بتوانێت 7 دەفتەر بۆ 300 دەفتەر بۆی بتوانێت یەکەیەکی نیشتەجێبوون بکرێت بە هەر حاڵ ئەمە خاڵێکی تر وڵی ناخۆشی کرد پەلەمەکە دکتۆر پێش خولێکیکە لە کات لە بەردەمتایە بەڵێ نەبوونی یاسای ڕێخستنی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا باش یەک خاڵ زۆر گرنگە باقی ناکە گۆڕینی کەلتوری زمانی و پەروەردەیی بە ئاماژەیەکی پێ بکەم تکایە وەزیری پەروەردە لە چاوپێکەوتنیەکە خۆم ڤیدۆکەیم داناوە لە فەیسبووکە ماڵێکی 350 قوتابخانەی عەرەبی لە هەرێمی کوردستانە کراوەتەوە ئەژڵێکی تەنانەت 140 بینای قوتابخانەی کوردیمان چۆڵ کردووە و داومانە بە برا عەرەبەکانمان 140 بینا وەزیر بە شانازیەوە دەڵێت ئێمە 140 بینای قوتابخانەکانی خۆمان واتە قوتابخانەی کوردیمان داوە بەوان و دەوامی قوتابیمان کردووە بە دوودەوام و سێدەوام بپرسی ئەمە ئایا بەڕاست ئەمە ئەخلاقی شۆڕژگێڕیە لە کوێی دنیای شتیوا بوونی هەیە یعنی یان ئەمە خۆکوژیەکی استراتیژیە بەڕاست بڵێ وەزیر و پسپۆڕانی وەزارەت لە بیریان چوو بێت کە قوتابخانە بزوێنەری بەرەمهێنانی شوناسە کاتێک تۆ لە ناو جەرگەی هەولێر و سلێمانیدا 350 قوتابخانەی عەرەبی دەکەیتەوە ئەوە تۆ خەریکی جێرخانی جینۆسایدی سپی بنیاد دەنیت خۆت جێرخانەکەی بۆ دروستەکەیت ئەم قوتابخانانە نەکرد ئاوارەکانی بەم خاکەوە چەسپاند نەکرد چەسپاندنی بەڵکو بوونەتە موگناتیسێک بۆ ڕاکێشانی هەزاران خێزانی تری عەرب کە دەبینن لە کوردستاندا هەموو شتێکیان بۆ فەراهەم کراوە بڕوا بکە لە کۆمنتەکانە چەندەها کۆمنتم بینیوە ئایا قوتابخانە هەیە بۆ ئەوەی ئەگەر من بێم بۆ سلێمانی ئەگەر من بێم بۆ کوردستان ئەگەر من بێم ئەگە قوتابخانە هەبێت ئەگە قوتابخانە نەبێت نایێت واتە جەنابی وەزیر ئەیوچی بۆ چەندین جار نووسراومان کردووە بۆ حکوومەتی فیدراڵی بۆ نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانە عەرەبیانە بەڵام بێباکانە وتوانە بوجەمان نییە وەکەوەی جەنابی وەزیر خۆی عەریزە نووس بێ لە ڕاستیە ئەی سەروەری تۆ لەکوێیە یعنی بەڕاستی ئێمە ئەنفالمان کرد ئێمە قوربانیماندا ئێمە جینۆسایدمان کرد ئێمە نەتەوەیەکی سەربەخۆین ئێمە بەڕاستی بۆ ئەوە کردمان کە ئێمە ببین بە عەریزە نووسێک لە بەردەم دایرەیەکی بەڕێوەبەرێتیەکی وەزارەتێکی بەغایە پایتەختە خۆشەویستان ئەمە دەقی ڕیکلامێکە بۆتانە خوێنمەوە یەکێک لە سەرپەرشتیارەکانی پرۆژەیەکی گەورەی پەروەردەیی لە شاری سلێمانیە قوتابخانەیەکی عەرەبی کردێتەوە ئەڵێ چی ئەمە ببورن ئەڵێ چی قوتابخانەی بۆ شای عەرەبیمان تەنها بۆ منداڵی ئەو عەرەبانە نەکردوێتەوە کە دانیشتوی شاری سلێمانین ڕاستە ئەمە بەشێکە لە ئامانجەکەمان بەڵام ئامانجی گەورەی ئێمە لەکردنەوەی قوتابخانەی چی عەرەبی کردنەوەی دەرگایە بەڕووی چی ئایندەی منداڵەکانی ئێوەدا زمانی عەرەبی لە ئایندەدا لە ئایندەی عێراقدا زمانی هەلی کارە زمانی ڕۆشنبیریەکی زیاترە زمانی دەوڵەمەندبوونە زمانی کرانەوەیە بەڕووی دنیادا ئەم قوتابخانە عەرەبیانەمان کردوێتەوە لێرەدا تاکو منداڵەکانی ئێوە سەرڕای زمانی دایکی خۆیان عەرەبێکی باش فێر بن و ئینگلیزیکی باش فێر بن لەبەر ئەوە هیچ دوودڵ مەبن کە منداڵەکاندان بنێرن بۆ فڵەم قوتابخانەی چی عەرەبی ئەمڕۆ لە زۆربەی مۆڵەکان چێشخانەکان پرۆژەی نیشتەجێبوونەکانی هەولێر و سلێمانیدا زمانی گفتوگۆی یەکەم و تابلۆکان بەرەو عەرەبی بوون دەچن ئەمەش کشانەوەیەکی کللتوری گەورەیە کە دەسەڵاتی سیاسی هەرێم چاوی لێ پۆشیوە تەنها لە پێناو بەرژەوەندی دارایی مادیە چەند کۆمپانیایەکە یان شەریکن لەگەڵیانە بۆیە ئەوەی لە هەولێر و سلێمانی ڕوو دەدات لە ڕاستیدا جینۆساید یان تعریبی ئابووری و سەرمایەداریە حەزەکەم یەک شت بڵێم ماستەرنامەیەک هەیە لە بەشی کۆمەڵناسی لە ساڵی 1970 نووسراوە پێشکەش بە بەشی کۆمەڵناسی کۆلێجی ئادابی زانکۆی بەغدا کراوە لەسەر شاری سلێمانی ئەڵێ ڕێژەی دانیشتوانی شاری سلێمانی لە ساڵ 98 کوردن لە ساڵی 88 ئێستا لە ساڵ چەنە کەمترین بیزە بە دواڵێ ڕاستە فەرمی تەواو وایە هاوڕاتم ئێستا لە دینا
کەواتە ئێمە چی بکەین؟ ئێمە باس ئەرکی ئێمە ئێستا چییە کە بیکەین بۆ وەستاندنی ئەم جینۆسایدە چییە؟ بەرگری استراتیژی ئێمە چییە لەسەر ئاستی یاسایی و سیاسی؟ کاتێک بەڕێزان ئێمە کاتێک هاوار دەکەین دەڵێن ئەم نیشتە جێبوونە بێسەرەوبەرەیە پڕمەترسیەیە بە تایبەتی بۆ سەر ئاسایشی نەتەوەی لایەنی بەرامبەر عێراقی بێ هەرشێ بێت تۆمەتبارمان دەکەن یان سەرمایەدارە نەخەمڵیوەکان یان وەکۆڵێ بەرژەوەنچەکان بە ڕەگەسپەرستی و بە ڕاسیزم و بەوانە تۆمەتبار دەڵێن چی ئێمە یەک وڵاتین و دەستور ڕێگەی پێداوین لە ئاستی بەرپرسی باڵای ئێمە هەمان قساکەن بەڵام وەرن با سەیری خودی دەستور بکەین مادەی 23مان هەیە لە دەستورە یاساکە زۆر وەرنووسراوە لە بڕگەی یەکاڵێکی ئەڵێت هەموو عێراقێک مافی کڕینی مڵکی هەیە لە هەر شوێنێک بێت ئێمە بەسی ئیش بەم بڕگەیاکەین من جۆم لە ئێمڕۆ برادێک تەلەفۆنی بۆ کردم وتی پارێزگاری شاری فڵان شوێن و توێتی ئێمە ناتوانین بیان وەستێنین ئەمە مافێکی دەستوری خۆیانە لە هەر شوێنێکی عێراقا بە پێی دەستور بە پێی مادەی 23 بڕگەی ئەلف بەڵام ئەزانم بڕگەی باچیاڵێت هەر ڕێک بە دوای ئەوە چیاڵێت ئەوە کتێبەکەی هێناومە لە ڕاستیا لاپەرسە و یانزە ڕێک نابێت ئەم کڕینە بۆ مەبەستی گۆڕینی دیموگرافی بەکاربهێنرێت کە ڕێک ئەبێت تۆ ئەمە ئیش لەسەر ئەمە بکەیت ئەمە گەورەترین بەهێزترین چەکە ئیشی لەسەر بکەین بە هەر حاڵ باسی ئەوم زۆر بە وردی باسی ئەوم کردبوو کە هاو بوو زۆر قسەی کۆتاییەکە متەواوەتر بۆ نایڵیتەوە بۆ میوانەکە بیڵەوە ئەوە دەی باشە دڵنیام دنیای پرسیاری ڕوبەڕوە باشە ئێستا بەشێک لە میوانەکان ڕێگەوە بزانێ ئێمە ڕاسیزمی کاکە پرسیارەکە وایەکەگەژین زۆر سوپاسدانەکەم دەستان خۆش بێ زۆر داوای لێبوردنەکەم جۆمان لێ بازاڕیانە ئەڵێشتی کورد زۆری تابوشتیوایتیان نییە ئەڵێ ترکە گەیشتە شەرواڵ چوار مەشکی دانیشتن قیمەتی نییە ئێمە ئێستا گەیشتۆتە شەرواڵ لەبەرەوە گەورەترین فیتنە چاوەڕێتانەکە ئیترەکە خەمی خۆتان نییە خەمی مناڵ و نەوەتان بێ کاکە گیان یەکەم بۆ بەراوردی کاکە کامەران فەلەستینەکەی فەلەستین خۆی داگیر کراوە خەڵکێک عەقڵی ئیشی کرد دوای هەزاران ساڵ ئەیژێڕێتەوە با بڵێن سەیری مێژوو کرد بڕۆ جۆ لەوە بگرە بزانە فەڵەستینی چۆن سەیری تۆکە ئێستاش جۆ لەیەکێکی وەکو دکتۆر بەختیار ئەمین باران بگرە کە متەدەینە مانگێک چوو بۆ خزمەتیان لەیە ئەڵێ ئەو دوژمنایەتی ئەوانی کوردەکەن هیچ عەرەبێک نایکا ئێمە دەسەڵاتی خۆمان زمانی پەت کردین تۆ شتێ باسی زمانێک کرد بەڵام لە ڕۆژگاری شێخی نەمرەوە ئێمە ستانداردمان بۆ خۆڵقا یەکسەر بڕۆ شتەکانی تاپۆ تا ئێستا سیر کە لە ڕۆژگاری شێخەوە بە کوردی بووە باش نییە بەڵام لەسەر دەسەڵاتی کورد زمانەکەی پەت کرد و هەمیشە کە لە پوتیان پێگەیانەوە بە ناوی دکتۆرا و ماستەرەوە کە ئەڵێ ئێمە ستانداردمان نەبووە ئێمە ستانداردمان هەبوو چکە دووەکی پێنووسی خانەقەی پێنووسی بەڵام ئێوە تێکتاننا ئێستا 370 خوێندن دەکراوەتەوە کاکە کامەران 370 خوێندنگەی عەرەبی کراوەتەوانێ و تۆ ڕاستەکەی بانگەشەی بۆ ئەکەن ئەڵێ بۆ مناڵی عەرەبە ئەژڵێ چی ئەڵێ ئەمە باشە بۆ مناڵەکانی ئێمەش باشە سبەینی ئیشی دەرزەکەوێت هەمان ئەو شتەیە کە حزبی بەعزە ئینیز بیکا بەڵام پێی نەکرا ئێستا بۆ بازەکەم چکەمە خەمی منە لە بەرامبەر قوتابخانەی مناڵی کورد ئیمال کراوە مامۆستای کورد ئیمال کراوە مامۆستای کورد ڕەزیل کراوە تێمەگەی بەڵام ئەوانی تر نە هەلومەرجیان باشترە ئەمە ناوەنیی تۆ باشوت ئافرم پەروەردەیەکەوە خەڵک دروستەکە کە تەنانەت بیر لە خۆی بکاتەوە ئەوانەی کە ڕۆژگارێک شەهید بوون من نمونەیەکتان پێڵم جەمالی عەلی باپیر خزمێکی خۆم کە مامۆستا بوو وتی ئەڕۆشتم بۆ مشریف بووم بۆ ناوی چیە مالومە وتی سیارە لە شوێنێکەوەی ترە بوو بدابەزی بڕۆی وتی یەکێک لە دواوە پەلاماریام ماچی کردمەوەمانە ئاوڕێمەوە چەکدارە وتی مامۆستا گیان نامناسی من جەمالی عەلی باپیرم وتی جەمال ئەی تۆ چیەکەوتی پێشمەرگەم ئەی تۆ ئەمە نەخسە مێشکی منەوە بەڵام ئێستا ئەو مامۆستایە نەماوە کە باسی کوردی بۆ بکە پێزە پێوە نەهێشتووە کاکە ئێستا لە کەرکووک لە ڕێی وەزارەتی تیجارەوە ئەو عەرەبەی بێوێ فۆرمەکەی نەقڵکا بۆ یەکەن بەڵام کوردێک کچێکی سلێمانی هەولێر بێنێ نایاڵن فۆرمەکەی نەقڵکا ئێستا دەی حەسار هەیە ئێستا چۆتە سەر سنووری کەرکووک لێ عەرەبەکان بە لێشە و باخەکردن زەلامی تایە حەو باخی کڕیوە
تورکیا ئێستا کار لەسەر سڕینەوەی ئاسەواری تۆ کارەکە کوکە ئەو شوێنانی ئاسەوار کە قابلی ئەوەیە کوردی بەدبەختی تیا دەرکەوێت ئەیکا بە باخ بەردەوامیش ئایا بوو ئەوەی ئاسەوارەکە نەمێنێ. ئێستا حیزبی کورد گوندی ڕاستەقینی نێشت، گوندی ڕاستەقینی لە کوردستانە نێشت بۆ هەر هەمووی کرد بە موشەخۆر لەبەرەوە ئیش ناکا لەبەرەوە گوندەکان چۆڵ بوون بەرهەمهێن نین. ئەنجا خەڵکی گوند ژنی ئەهێنا دوژنی هێنا سێژنی هێنا مناڵی زۆرە خستەوە. ئێستا ئەوە نەما چونکە بەو پارەکەمەی کە ئەیان نانێ وەکو دەمکوتکردن ئێستا ناتوانێ مناڵ زۆر بخاتەوە بەڵام عەرەبەکە 4 ژن ئەهێنێ و ژنەکان ململانی ئەوەکەن زۆرترین ناو بخەنەوە. ئێوە ئاگاتان لەوەیە زەلامی تایە موادی 54 بە خۆی بەس خۆی 47 مناڵی هەیە بێ مناڵەکانی چیان کردبێت. حیزبانی کورد کارگەکانی کوردستانیان کاوە کرد کاکە من لە ئێوە پرسم کارگەی جگەرە چەند خێزانلی مستەفید بوو بۆ نەیانهێشت کارگەی جلوبەرە کە خەری بوو پێشەکەوت بۆ نەیانهێشت لە پێناوی دەروونراوسیا. لەبەرەوە من ئەڵێم ئێوە چاوەڕێ بکەن جارێ ماوێتی ڕۆژێ لە ڕۆژان ئەو عەرەبانە ئیستیفزازی کورد دەکەن کە پەلاماریان بە ئەو کاتە تورکیا و ئێران و ئومەی عەرەبیەتە سەر خەت کە حەقەیە بۆوان ئەو کاتە ئێمە بێ بدۆزینەوە بڕۆین چاوتان ماجەکەم. زۆر خۆشحاڵم لە کۆڕێکی ئاوا بە یەکوانێک کۆبینێتەوەنە کە ئەمە خەمی گشتیە. زۆر سپاس بۆ کاکتۆر. من ئەندامی گروپی دژی گۆڕی دیموکراتیای شارەکان زیاتر لاوکو کاکتۆر ژاوانی ئاگادار بێ کاکتۆر شێرکۆ لێرە ئاگادار بێ ئیشەکەن لەسەر مەسەلەن خۆش بیاخۆ. ئێمە کۆمەڵی گەیشتنە کۆمەڵێک دەرئەنجام بەڕاستی ئەتوانی بۆ زانیاریەکان لەوانەیە من ئیشی مەیدانی لەسەر کردووە ئێمە بۆ زانیاریەکانی خەیت سەر زانیاریەکانی خۆش زۆر سپاس. ئێمە سەردانی هەموو لایەنە پەیوەندیارەکانمان کردووە لەم شارە بە نفوس و جنسیەوانی و کارتی نیشتیمانی بە دایرەی تاقوی سلێمانی بە ئاسایشی سلێمانی بە هەموو ئەوەی کە پەیوەندی بۆ بێرەوانێ پەیوەندیمان پێوە کردون و سەردانمان کردوون گەیشتین یەک نەتیجە. ئەمە لە دەسەڵاتی منە نە لە دەسەڵاتی و نە دەسەڵاتی ئێمە دەسەڵاتی سیاسی لەم شارە قوبوڵمان بێ یا قوبوڵمان نەبێت. من ئومێد نیم ڕەشببیینیش نیم بەڵام ڕەشببیینیش لە واقع ئەوانە سەردێنێت واقعەکە ئەمە پێڵێت ئەم مەسەلەی هێشتنەوە بە خەمی گشتین دەسەڵاتی سیاسی لە سلێمانی لە هەولێر بەبێ جیاواز هەردووچی دەسەڵاتی نییە بەسەڵاتی بەسەر ئەمەیان ناشتێت ناتوانێت ڕایگرێت لەبەرەوەی کە ڕزی لە بەرامبەر بە بەغا ناتوانێت ئەمە ڕێگا لەمە بگرێت. خاڵێکی زۆر میمەتۆ لەوانەیە ئاگادار نەبێت ویشی پێێنە ئیشارەتە پێێنە گروپی شاخەوانیمان هەیە لەم شارەیە برادرین هەموومانە زانین چەندین گروپی شاخەوانیمان درێکمان بەوە کرد کە ئەندامی عەرەب لەم ئەم گروپانەیە چی ئەکەیت ئەمانە دوای سبێنە گروپ بۆ خۆی دروست دەکات کە فێری ناوچەکان بوو گروپی عەرەب بۆ خۆی دروست بۆکو چۆن تاوارێکەکڕی عەرەبە بە تاوارەکە بە کاملی خۆی ئەیکرێت سبێنە بەس بە عەرەبی خۆشێت وەکو حاڵەتی لە سلێمانی شێمان لە هەولێرشان ڕێگوایە ئێمە مەترسی ئەومان لەسەر بوو توان ئەمە کاکە سبێنێ گروپی عەرەب بە خۆی دروست دەکات کە زروپی بە عەرەب بە خۆی دروست کرد GPS پێ و ئەگەڕێت خۆی ئەگەڕێت ماڵیانەوە بێ ئاسایش سلێمانی بەهانامان و هاتون تیانەوە مەنعکرد وتمان کاکە خەمێکی کە هەیە لە ڕێگەی ئەم بەداخەوانێک کار کوێبرا دەرین ئمە کێشەکە وەکوتن نەبووە بە خەمی کشتیمە دەڵالەکە لە سلێمانیەوەی کە لە زەوی خاڵ فرۆشتوانە ئیشەکە خۆی ئەبێ بە کەفیل بۆ کابرای عەرەب بە دوو وەرەقەی هاتێ ئەوێ بە کەفیلی لە دایرەی ئاسایشکە وتمان ئەمە ڕاگەوت ئەمە ناتوانین فەرمیوتمە بابەکە بە فەرمیش ناتوانین بانیکەی بە نووسرەوە ئاگات بانیکە بۆ ئێرە بە شەفەی پێ بڵێ ئەمە پێی وا وارە من سپاسانەکەم کاتم گرتن بەڵام ئەم خەمی گشت نەبووە بە خەمی گشتین لێرە ئێمە کۆمەڵێ دەستێکی نوخبێ و دڵسۆز و خەڵکی ئەو وڵاتەیە بەڵام بڕواتان هەبێت ئەبێ ئیشی زۆر لەسەر ئەمە بکەین بۆی زۆر گەوری بکەین کاریگەری لەسەر دەسەڵات دروستکە کە ڕێک لەمە بێت ئەمجا چۆن ڕێگری ئەوان بەخوا بنازان زۆر سپاس. سڵاو خۆشەویستی من نام ڕەوا هەژارە پسپۆرەکەم شێری دەستکردا مامۆستاجان زۆر دەستخۆش پێم وایە هەتا ئەو دەهۆڵە زیاتر بکوتین بۆ شاری زیاتر بڵاوکەینەوە بەڵام من مەرجێکم هەیە جەنابەت پیاوی ئەکادمیت کاتێکیکە لەسەر بابەتی قساکرێ بێ هەموو دیوەکانی و خۆی نیشان بدرێت بابەتی هاتنە ناوەی عەرەب لە ئێستا ئێمە خسۆتە ژێر دوو مەترسیەوە مەترسیشانەوەی کە لە ڕووی گوتاری نەتەوەیە و چیمان بووی هەیە دەتوانین چۆن ڕێی لێ بگرین گوتارەکەی جەنابی بامەسا بەشێکە لەوەی کە ئێمە و خۆشیاری نەتەوەیەمان هەبێت لە ڕێگەی هۆشیاری نەتەوەیە بەرگری بکەین بەڵام ڕەهەندێکی تریە کە لە هەموو ڕاندەکانی تری گرنگترە ڕاندە یاسایی و دەستوریەکەیەتی کە پێم وایە کەمتر
ئاماژەت بۆ کرد چونکە دوو من سپۆرەکەم دەستوری پشتیوانیە بەڵام نەختێکم لەسەر خوێندۆتەوە دوو جۆر بڕگەی دەستوریمان هەیە بڕگەیشانەی پێوترێ مادەی 44 ئەم مادەی 44 مافی هەموو هاوڵاتیش عێراقیە ڕێگەی پێدا کە جێگۆڕشە لە بەشێکی عێراق بکە بۆ بەشێکی تری عێراق بەڵام مادەیەکی ترمانێ مادەی 23 مادەی 23 ئەڵێت ئەو کەسەی کە بۆی هەیە لە جێگەیەکە بچێت بۆ جێگەی تر مافی نیشتەجێبوونی هەیە بە مەرجێک دیموگرافیاکە نەگۆڕێت ئێمە ئێستا لە ڕێگەی حکوومەت هەرێمی کوردستانەوە ئەمە کراوە بە بربەستێکی گەورەی یاسایی و بەڕاستی ناحەقەیەکی گەورەیە بەرامبەر هەموو ئەو کارێک کە حکوومەتی هەرێم کردێت یاڵبەتە من لەنا حکوومەتانی و بەشێکم بەحسابی خۆم لە ئۆپۆسیۆن بەڵام ئەگەر بابەتەکە وەکو خۆی نەناسین وەکو وا هیچمان نەکرد بەڕاستی ئێمە هەومان تووڕە بووین بەس پێویستەکە ئەوە تووڕەبین یا پێویستەکە بابەتەکە وەکو خۆی بناسین تووڕەبوونی ئێمە لە ئێستەیە هیچمان بۆ ناکە ئەگەر لەگەڵ تێگەیشتنانە لێرە ئێستا حکوومەتی هەرێم چۆچی کردووە نایەڵێت مافی نیشتەجێبوون بە کەسێک بدرێت وەکو ناسنامە بچێتە سەر سجلی مەدەنی ئەگەر بێت و ئەو کەسە عەرەب بێت بەشێک نەبێت لە کوردستان هیچ ڕێگەیکی یاسایی نەماوەتەوە بۆی عەرەبێک ناوی تۆمار کرێت لە سجلی نیشتەجێبوونە هیچ ئەو ژمارەی کە دکتۆر بورهانی یاسین من لێرە داوا ڕوونکردنەوەشی لێکەم بەڕاستی باسی 23,000 یان 32,000 مناڵی عەرەبەکە ئەو 32,000 بە پێی هەموو یاسا عێراقیەکان ئەبێ بگەڕێنەوە سەر باوکەکانیان سجلی مەدەنیان گەڕێتەوە سەر ئەو کاتش کۆمیسیۆن وەکو ئاوارە مامەڵەیان لەگەڵاکە یعنی ئەو 32,000 تەنانەت مەترسینی بۆ ناو هەرێمی کوردستان ئەم کێشانە لەکوێ کێشەی گەورەی بۆ دروستکردوین لە شوێنە ئەو شوێنانی کە پێوترێت جێناکۆکەکان وانشی کێمە پیانوترین جێگەداگیرکراوەکان ئالۆ ڕۆ ڕەنگە گوتاری نەتەوەیمان پێویست بێ بۆ بەشە بەڵام عەرەبەکان کاتێک هاتوونەتە وڵاتەوە دنیای خێروفەڕی ئابووریشان لەگەڵ خۆیانە هێناوە ئێمە ئەتوانین خێروفەڕە ئابووریەکانیان بگوشین بەبێ ئەوەی زەرەری دیموگرافیمان لێ بدەن پرسیارەکە بێ ئەوە بێ و ئەگەر هاتوو ئێمە بە خوێنەواریەوە مامەڵە لەگەڵ ئەمان نەکەین گوتارەکەمان تێکەڵی ڕیسزم بێت گوتارەکەمان تێکەڵی نەتەوە پەرستیەکی ڕوت و قوت و ناشرین ببێت بەڕاستی یەکێک لەو شوێنانی کە تۆ توانیت کۆدەنگی بۆ دروستکەی بابەتی نێونەتەوەیە بێ سەرنجی دەوڵەتانی تر ڕاکێشی بۆی لە عێراق مافت بدرێت ئەگەر گوتارەکەت بەم شێوەیە نەتەوەیی بێ و ڕیسزم بێ یەک حسابی نێودەوڵەتی تۆ ناکرێت ئەبێ ئەو گوتارە پاکسازی تیا بکرێت چاکسازی تیا بکرێت و حەزەکەم جۆم لە سەرنجی جەرەمیش ڕاستەکەم پێم وایە مەسەلەی تعریب لە دوای ڕاپەڕینەوە لە 1993ەوە دەست پێ کردووە لە ڕێی ڕەوتە ئیسلامیەکانەوە یعنی لەو کاتانی ڕەوتە ئیسلامیەکان بە تەواوی دەستیان کردو ناو کۆمەڵگەی کوردیەوە بەهۆی ئەوەی کە نەوەدەکان لەگەڵ زۆربەمان لەبیرمانەوە بێ خۆناغێکی زۆر سەختی ئابووری تێپەڕی خەڵک لەبەر نەبوونی و ئەمانە لە دەوری ئەو ڕێکخراوانە کۆبەوە کە خواردنیان بۆدان لە گوندەکانە مزگەوتیان دروستەکەن لە شوێنەکانە ئەماشەوە ئەم عەرەبکردنە ڕاستە ئێمە نیشتمانیمان داگیر کراوە گەلێکی چەساوین ئەوە هەیە و ئەوانەی داگیرکەریش قەت ڕەحم ناکا بڵێ وەڵا داگیرکە وای کرد وای کرد ئەمە کاری ئەوە تۆ داگیرەکە تۆ سڕێتەوە تۆ لە ناوە با بەڵام تۆ بەرامبەر ئەوە چیت هەیە من پێم وایە حکوومەتی هەرێم حکوومەتێکی نیشتمانی نییە حکوومەتێکی نەتەوەی نییە حکوومەتێکە هەوڵی پاراستنی و دەسەڵاتە و کورسی خۆیەدا و تەواو لە پێناو ئەوشە زۆر سازش بۆ دەسەڵاتەکانی هەرێمایەتی دەوروبەر عێراق بۆ هەموو ئەمانە ئەکا بۆی خۆی بمێنێتەوە ئەوکە ئەم هێنا ینی بەڕاستی ئەمە ئەو مەسەلەی بەستنەوە لە ڕێ ئاینەوە کێشێکی گەورەیە ئێمە ناتوانین جاریشکە ئەوە بکەین ینی بڵێن ئێمە بمانەوە نەمانێت تازە زۆربەی کورد ئیسلامە مسلمانە ڕاستەکەی من 2 ساڵە بەردێسە شتێکی کەم شتێکم نووسی بەناوی بە کوردیکردنی ئاین ئێمە ئەتوانین ینی بڵێن هێندە خەڵکی ئەومان هەیە هێندە پیاوی ئاینی کوردپەروەر و گەورە و بەتوانامان هەیە کە ئەتوانێت مەزهەبێکی کوردی وەکو چۆن مەزهەبی شافعی هەیە نازانم حەنەفی هەیە مەزهەبی بۆ کورد هەبێ ینی بۆ مەزهەبی مەولانا بێ مەزهەبێکی مەسەر بڵێن ئەحمەدی بێ هەر شتێک بێ لەوانە بۆ کورد ببێ بە خاوەنی ئەوەی کە کۆمەڵێ شتە بێ کاکە ئەو
ئاینێکی ئێمە ئەمڕۆ بە ناوی ئاین و دەرخواتمانانێ دڵنیا بن کەمە بەشێکی زۆری کەلتوری عەربی هاتوۆتە ناوینە کۆ ئاین باسی غیلمان و سەبایە و نازام ئەمانەکی ئیشی ئاینە ئێمە هاتووە تێکەڵ بە کەلتور و تێکەڵ بەینی ئێمە بێ هەر لە ڕێگەی ئاینەوە ئێمە هاتووی ناوی مناڵ ینی چم ناڵێک زۆربەی مناڵی کوردی ناوی عەربیە ناوی وەڵا ئەمە ئاینە ئەمە مسلمانە ئەمە ئەو دنیا نازان کۆمەڵێشتی لەو بابەتانە دەستان خۆش ئەوەش ڕەهەندێکی ترە کە عقارات بەڵام ڕەهەندی تر زۆرە کە کەلتور و زمانمان ئەسرێتەوە هەرژین زۆر سپاس کامەران وەڵام من ئەو پرسیاری کە تۆر دووباراکەمەوە ئایا حەز ناکەین تازە کاتێکە درەنگە کە ئەم هەڵمەتەمان دەست پێ کردووە من نەزانم یعنی بە هەمومان لە واقعا ژیاوین و متابعی هەموو شتەکانمان کردووە زۆر کەس لەو بابەتە قسەی کردو بەڵام بەم شێوازە هەڵمەتە چڕە بەڕاستی نەکراوە ئایا کاتەکە تازە درەنگ نییە بۆ ئەمە یەک دوو ئیزافەشم هەیە بۆ جەنابتان من بە حکمیەوەی پسپۆرەکەم لە بواری کشتتوکاڵ و ژینگا کارەکەم جەنابەت باسی کێڵگە کشتتوکاڵەکان نەکرد بۆ معلوماتی جەنابتان و هەموو بەڕێزان لە کوردستان زیاد لە 30,000 خانووی پلاستیکی هەیە زیاد لە 180 ئەم خانوو پلاستیکیانە طبعا خێزانی عەرب ئیدارەیەەکە من بە حکمی وەزیفەکەم مەسئولیەتم هەبوو لەو بوارە زۆر جار سەردانی خانوو پلاستیکیان مەکرد زوو باسی یعنی 2014 و 15 ماناکەم کەمبینی خێزانی عەرب زۆر جار لە خاوەن پرۆژەکانمە بینی بۆ ئەمانە عەرب یعنی گەشت ماوە قەنەعەتی ئەیان و ئەگەر عەرب نەبێ ئێمە بێ خانووەکانمان داکەن یعنی ئەم خانوو پلاستیکانی کە بەرهەمی سەوزە بۆ ئێمە بەرهەم دێنێ هەمووی ئەوان هەوڵ پێش وەکو کرێکار هاتبوون ئێستا بەشێکی زۆریان حەزەکەم بۆ معلوماتی بەڕێستان ئەمانە ینی بەکرێ گرتویانە و هەندێکیشان کڕیوانەتەوە پرۆژەکانیان کڕیوەتەوەنی بۆ خۆیان جێبەجێ ینی بۆیە ئەوە نازانم لە پۆڵێنی هۆکارەکانە جەناب چۆن ڕێگەخەی کە هەروەکو بەڕێز کاک محەممەد باسی کردیانی هەموو مەسەلەکان مەسەری نیشتە جێبوون و پرۆژەکان نیشتە جێبوون نییە ئەمە بەشێکی یەگەڕێتەوە بۆ هۆکاری خۆمان بەڕاستی کەسی خۆمان کە کار ناکەن ئەوان بەدیلن بۆ ئێمە خاڵی دووەم جەناب لە مەسلەی کۆچکردن باسی هۆکاری ژینگەیی نەکرد بۆ معلومات هەموو بەڕێزان عێراق بە حکمی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە 155 زەوی کشتتوکاڵی سیفەتی خۆی لە دەستدا بە حکمی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە بیابان بوو ئەو لە 145 کەماوەتەوە لە 123 هەڕەشەی لەسرە هەڕەشەی مەترسی بە بیابانبوونی لەسرە بۆیە نزیکترین شوێن کە ئەوانە کۆچەکەن ئەوانی کە خەریکی کاری کشتتوکاڵی ئۆفتانن نزیکترین شوێن و ئاسانترین شوێن بەڕاستی کوردستانە یعنی من ناڵێم ئەمانش بێگومان ئەبێ جۆرێک لە تایبەتمەندی پێ بدرێ و یان ڕێک بخرێ کە چۆن ئەمانە کۆچەکەن چۆن ئەواکەن بۆی کە لە کۆتاییدا نەبێتە خۆی گۆڕانی دیموگرافی زۆر سپاس لە ڕاستیەوە ئەم بابەتە لە ساڵی 2006ەوە بە گەرموگڕی خەریکی جیاتیکردنی ئەم تعریبین ئەگەرچی بەشێکی زۆر لەوانەیە کە متابعی ئەم بابەتانە کرد ئێمەیان بە ڕەگەز بەرز ناوبرد بەڵام لە ڕاستیدا ئەوەی ئێمەکەین ڕەگەز پارێزیە ئەوەی نەتەوەی سەردەزەی کا بۆ داگیرکردنی خاکی کوردستان دەچێتە چوارچەوەی ڕەگەز پەرستیەوە لە ڕاستیە مافی نیشتەجێبوون مافی هەموو هاوڵاتیەکە هەموو جارنامەکانی جیهان جەخت لەسەر مافی ئازادی نیشتەجێبوونەکەنەوە بەڵام لە دیموکراسی ترین وڵاتانی دنیا کە وڵاتانی ئەسکە دەناوێ بەپێ یاسا ڕێکخراوە و هەر چۆنش بەپێ یاسا ڕێکخراوە نابێت کار بکاتە سەر ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە ئەوەی لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت پێشێلی مادەی 23 دەستوریشە چکە لە 23 مادەی 23دا بەڕوونی تێیدا هاتووە ئەڵێ هاوڵاتی عێراق بۆ مەرجە دەتوانێت نیشتەجێبێت کە نەبێتە مای گۆڕینی دیموگرافیای دانیشتوان هاتنی ئەم هەموو لێشاوە زۆرەی عەرەب کە لە کاتێکاسا هیچ پاساوێکیان نەماوە بۆ هاتن چکە تەقینەوە نەماوە باردۆخی ئابووریان باشتر بووە هیچ پاساوێک هەڵناگرێت کە ئەمە تعریبێکی نوێیە و هەروەها هاتنی ئەم لێشاوە عەرەبە بەداخەوە تاوانیشی زیاد کردووە ئێستا من بۆچی بابوونی نیپاڵی و بانگلادیشی لە کوردستانە قەڵز نیم بەڵکو ڕێزیشان لێگرم لەبەرەوەی هاتوون بۆ خزمەت وە دڵنیام لەوەی کە ناژمێنەوە لە کوردستان بەڵام مانەوەی ئەم هەموو لێشاوە زۆرەی عەرەب بۆ تەمای تەقینەوەی دانیشتوان زۆربوونی دانیشتوانەوەی کردووە جۆرەها تاوانی لەشفرۆشی تیرۆر تەنانەت تاوان ئەلکترۆنیەکانیش کە پسپۆرەکەم ئەوەیە بەهۆی عەرەب بۆ زۆر زیاد بەهۆی سیمکارتە عێلوجەکانی ئەوانەوە و هەروەها ئەو پرۆژە شوقانەی کە دروستی شەکرێ بۆ نمونە هەموو لەسەر پرۆژە ئای خواردنەوەی ماڵانە بۆیە قەیرانی ئاو دروست بووە هەندێک لەو پرۆژانە زۆر بێ زەمبیرانە بیری ارتیوازیان لێەوە
دەماری دایان کانیا و کارێزی ناوشارەکانیان بڕیوە پرۆژە هەیە بۆری پارکێکی داگی کردو بۆ پرۆژەکەی خۆی ئەی ئامانە هەموو کێشە و گرفت نین بەڵام لێرە پرسیارەکە لەوەی ئایا چۆن چارەسەری بکەین یەکەمینیان پێویستە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەک دەربکات بە لەژێر ڕۆژنامەی مادەی 23 دەستور هیچی تر گران بەهاترین زەوی و مڵکی گشتی کوردستان نەدرێ بە پرۆژەی شوقە و ڤێلای نیشتەجێبوون ئەگەر وەبەرهێنەرێک ڕاستەکە وەبەرهێنەرێکی ڕاستەقینەیە فەرم و بابچێ لە بواری کەرتی کشتتوکاڵ لە بواری پیشەسازی لە بواری گەشت و گوزارە بۆ بەرهێنام بکە بەڕاستی شەرمە بۆ بەرهێنەرێک چاوی لێ بێ دەیان هەزار پارچە زەوی وڵاتەکەی خۆی بە بەیاری ماوەتەوە تەماتۆ خار لە دەروی وڵاتەوە بەڵام نایەت باەک بە کەرتی کشتتوکاڵ و بە کەرتی پیشەسازی گەشت و گوزار بدە و لە هەمان کاتدا پێشنازێکی تر ئەوەیە پێویستە مەرجی تونند و تۆڵ دابدرێت بۆ مانەوەی هاوڵاتیانی بێگانە لە کوردستان لەبەر ئێمە دەوڵەت نین سیادەمان نی وڵاتانی ئەوروپا دەوڵەتن هەر کاتێ مەرج کەیفیان لێبێت توان کەسەکە جێڕنەوە بەڵام ئێمە سیادە و دەوڵەتمان نییە ئەبێ مەرجی تونند و تۆڵ دابدرێ هەر هاوڵاتیەک مەرجێکی ینی پاساوێکی قورسی مانەوەی نییە پێویستە ڕەوانەی جنوب کرێتەوە من دایان هەزار خێزانە بینم هیچ پاساوێکیان نییە بۆمانەوە لە هەرێمی کوردستان ئەگەر مەسەلەکە تعریب نەبێ و دەوڵەتە داگیرکەرەکان بەتابەت وڵاتانی خەلیج لە پشت ئەم پرۆسی تعریبەوە نەبوون کە وردە بە زەبری پارە خاک لە کورد بکڕن بۆی کە داگیری بکەن و پێشنیازیشم وایە ئەم سیمینارانە ڕاستپاردەکان بنووسرێتەوە و تیمێک پێک بێنرێ کە ڕاستپاردەکان بدرێ بە لایەنی پەرلەمان ئەنجومەنی وەزیران پارێزگاکان چونکە ئەو زەویە گرانبەهانەی کە لە ماوەی ئەم 10 ساڵە دادراوە بۆ بەرهێنەر نزیکەی 80 پرۆژە بۆ ناو شاری سلێمانی کراوە و زۆر شەرمەوە بەرهێنەرێکیش کە بێزی نایە ناوێکی ڕەسەنی کوردی لە پرۆژەکەی بنێ هەمووی ناوی داگیرکەری ئینگلیزی ئەێنێ کە ئەدمۆس بە هەموو ڕقی خۆی لە کورد نەیتوانێت نای گەڕەکێک لە سلێمانی بگۆڕێ بەڵام وەبەرهێنەری کوردیانە بە ئینگلیزی لەبەرەوە داواکارم ئەو ڕاستپاردانە بنووسرێ و بدرێ بە لایەنی پەیوەندیدار هیوادارم سرە بنێ شام و زۆر سپاسدانە بێگومانەمە تا ئێستا بەڕاستی خەمی نخبەیەکی زۆر کەمیشە یعنی خەمی هەموو هاوڵاتیانی کورد نییە هاوڵاتیان ئاگیان لەم بارودۆخە نییە بەرجویانەکەوێ بەس حەزەکەن لەبەر ئەوەی خەڵک لەگەڵ دەسەڵاتەکەیە بۆ بە دوژمنکاریەکی گەورە دەسەڵاتەکە وای کردووە کە هاوڵاتیان ببنە دوژمنی لەبەرەوە ئێستا خەڵک هەرچیەک دژی کوردستان بێ لەگەڵێتی ئەوە گەورەترین گرفتە پێش ڕاپەڕین بۆ ئەوە دروست نابوو لەبەرەوەی خەڵک ئیرادەیەکی هەبوو وەکو میلەتی کورد ئەو ئیرادەیە ڕێگەی نایە هیچ شتێک ببێت یعنی کوردستان تعریب کرێت یا ئەو ئیرادەیە لەم شارەیە بووین ئێمە بەو هەموو تۆقانەوە خەڵک ئیرادەی بەهێزتر بوو لە ئێستا ئەنجامەن بەڕاستی جەرمەوە بەوەی ئەگەر ئەم نخبەیە ئەو برادرە من زۆر لەگەڵیم ئەبێ خیتاب دان لەم قەزیە زۆر بە هێواشی و زۆر بە نەرمی بێت چکە لە دوو سەرەوە وەکو شمشێرێکی دووسەر وایە احتیمالە بە هەڵە بەکاربێنرێت تۆ لەلایەکەوە شۆڤێنەتی عەرەب ئاگادارەکەیتەوە کە بە پەلە ڕاکاتەوە بۆ کوردستان خەڵک بنێرن بۆ کوردستان چونکە هەست دەکرێت کوردستان بەرەو تعریب بەڕوە زیاتر پەلە بکەن دووهەمیش من پێم وایە بەو ختابە دەسەڵاتیش نایەتە پێشەوە زیاتر بەڵام ئەگەر بکرێت بەڕاستی بە وریایی بە یاسایی دۆخبەیەشی باش ئیشی لەسەر بکات لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ حکومەتە چونکە ئەگەر حکومەت نێتە ناو قەزیەکەوە من پێم وایە هیچ شتێ ناکرێت و هیچ یاسایە ناگۆڕێ و هیچ شتێک ناگۆڕێ و ئەگەر بکرێت من ئێستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکێک لە شتە خراپەکانی کوردەوەیە باوەشی بۆ هەموو نەتەوە و بۆ خەڵکێکیکە هەیە کە چی لە ناو خۆیە هەمووی دوژمنایەتی یەکترێکە بڕوا بکەن ماڵە عەرەبەکان لە گەڕەکەکان زۆر خۆشەویستترن لە ماڵی دراوسێ کوردەکەی ماڵە عەرەبێک بە دەستداشەوە ئەچێ بۆ مزگەوت هەمویان دەستداشەیان لەبەر کردووە لەگەڵ ئێڕۆ یعنی نازانم سایکۆلۆجیەتی ئەم میلەتە بە شێوەیەکە بەڕاستی پێویستی بە دراسەتی زۆر قوڵ هەیە من پێم باشە ئەگەر بکرێت ئێمە کە پێشنیارەی بە حکومەت
ئەبێت بە نووسراو بێت و پێشنیارەکەش پێشنیارێک بێت کە بتوان کاری لەسەر بکرێت بڵێ ئەم بینایی کە نیشتە جێبوون دروست کردووە ئەبێت لە ساڵە 90 کورد نیشتە جێبێتیایە لە ساڵ 10 دەتەوەکانی کە بێت تۆ کارگەیەکە داناوە لە ساڵەوەی کورد دەبێت ئیشی تیا بکە لە ساعت 10 خەڵکی کە ئیشی تیا بکە لەبەرەوەی تۆ بە تاڵەی خۆشت چارەسەر بکەیت یعنی ئێمە ئەتوانین لە ڕێگەی پرۆژەیەکی وردەوە ئیش لەسەرەوە بکەین من پێم وایە دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر بێ ئاگایە لەم قەزەیە لەبەرەوەی خەریکی قەزەیەکیکەیە خەریکی کێشەیەکیکەیە ئاگای لەم کێشەیە نییە کە ئەم کێشەیە وردە وردە بە هێواشی بەڕەکە لە ژێر پێت دەرێنن لەبەرەوە بێجگەلەوە ئیتر بە داوا لە حکومت بکرێ بەڕاستی پرۆژەی نیشتە جێبوون ڕابگیرێت چکە پرۆژەی نیشتە جێبوون تۆ کە ئەکرێتەوە لە هەر وڵاتێک بۆ ئەوەی کێشەی ینی بێخانووی چارەسەرکە مادەعلم ئەم پرۆژانە کێشەی بێخانووی چارەسەر نەکردووە لەبەرەوەی پارەکەی زۆرە خەڵک ناتوانێت بچێتەوێ بێجگەلەوە ئەکرێت پرۆژەیەکی کەش بێرێ بە حکومت هەچ کەسێ پرۆژەی نیشتە جێبوون دروستەکە بە هیچ شێوێ نابێ بیفرۆشێ ئەبێ هەموو شوقەکانی با بکرێت لەبەرەوەی کەس نەتوانێت بیکڕێ بەڕاستی لە هەموو دنیای وایە تۆ ئەچیتە شوقەیەکەوە بکرێت لە شوقەیە و تۆ نابێ هەمووی بێ بە مڵکی خەڵک لەبەرەوە من پێم وایە ئەمانە ئەگەر بە وردی ئیشی لەسەر بکەین تەسەورەکەم بتوانین باشە زۆر ئێوارتان باش زۆر سپاس بۆ برای بەڕێزم کامەران سوپاسی هەر یەکێکەکەم کە کاری بۆ ئەم سیمینارە کردووە و بەردەوام ئەبێت لە ڕاستیە ئەمێ لەو دێڕەوە دەست پێ بکەم یا بەوتێک دەست پێ بکەم کە مێژوو تاپوی جوگرافیایە بەڕێزان ئەوەی کە ئێمە ئەمڕۆ دەستبەرداریە بین بۆ قۆناغێکی مێژووی دواتر لە دەستمانە چێت وەک چۆن ئێستا لەم ڕۆژانەی پێشوا لە کەناڵێک چاوپێکەوتن لەگەڵ بەڕێزێکا کرا باسی مووسڵی کورتی کاتی خۆی شارێکی کوردی بووە عەرەبەکان بەڕیز دوولەوتان کە جنێویان بۆ نووسی بوو کوا شارێکی کوردی بووە و ئەمە ئەگەر ئێمە ئێستا هەڵمەد نەکەین ڕاستپاردە نەکەین کاری لەسەر نەکەین لە داهاتوە هەمان شتە ئەبێ بڵین سلێمانی وڵای کاتی خۆی شارێکی هین بوو زۆرینەی کوردی بوو هەولێر شارێکی زۆرینەی کوردی بووە بۆیە وەستا لەسەری کارکردن لەسەری بێگومان بە باشترین شێوە بە شارستانی ترین شێوە کام خاڵە ئەگەری هەیە کە ئێمە توانین جێبەجێ بکەین ئەمە زۆر باشە بەڵام پێویستەکە ئێمە کاری جدی لەسەر بکەین چونکە بەڕێزان ئەو عەرەبانەی کە هاتوون تەنها خانووەکان و زەویەکان داگیر ناکەن وەک دکتۆر ئاماژەی پێکرد زمانمان داگیرەکەن و ئێمە هێشتا وەک تاکی کورد ڕۆحی ئێمە هێشتا بە پێوە نەوەستاوە هێشتا خۆمان بە بچووکتر و بە کەمتر دەزانین چونکە ئەوان لە 100 ساڵی ڕابردووە ئەوان خاوەنی بڕیار بوون خاوەنی هێز بوون سەرباز بوون خاوەنی سەروەت بوون ئەو سێ کوچکەی بڕیار لای ئەوان بووە ئێستا ئەو هاتووە لە شارەکەی تو حەساوەتەوە خانووی کڕیوە بەڵام پەیجی هەیە بۆی جنێو بە تۆ بە بۆی جنێو بە کورد بە بەجلی کوردی بە نوکتە و لەسەرەکە لە کاتێکا خۆی لەوە خراپترە و خاڵێکی تر تۆ ئێستا زەویەک و پێفرۆشتووە وەکۆی کە عەرەبەکان لە فەڵەستین خۆیان زەویان فرۆشت و جوولەکەکان زیرەکتر بوون خانووەکانیان بدوو قات ئەکڕێوانێ ئەوی ساڵە من کڕیمەتەوە مڵکمە من کڕیمەتەوە تاپۆیە بۆیە ئێمە بە هەمان شێواکەین ئەوەی کە ئاماژە پێکرا بەڕێزان ئەوش خاڵێکی مەترسیدارە ڕێژی زیادبوون لە لای عەرەب 3-4 قاتی ئێمەیە لەوانەیە زۆر مابینی بێتمان لە یەکێک لە کەناڵەکان چاوپێکەوتنی لەگەڵ یەکێک لە ئاوارەکانە کرد لە کەمپی عەربەت ئەڵێ من 50 مناڵم هەیە کە نیۆڕوا چێژ لێ نین ئەوە نەخۆشە بەژناکە دواتر تۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەواکەی تۆ چۆن ملبلانی و لەگەڵ ئەو پێکرێ 50 هەبێ 15 بە بەداعش یعنی بێگومان بە دڵنیاییەوە ئەبێ خاڵێکی تر بەڕێزان لەسەر ئەو پرۆژانی کە ئەکرێتەوە بە دڵنیایی ئەبێ چەند پێویستی ئێمە چەندی گرفتی ئەوەی نیشتە جێبوون چارەسەرەکە و لە سا چەندی ئەبێ کورد بێت ئەبێ تۆ زۆرینی بۆ کورددابنی ئێمە نەک زۆرینی بۆ کوردانانی بەڕێزان سێری بکەن لە ڕیکلامەکانە ئەڵێ فڵان باڵەخانە فڵان شوێن لە ڕیکلامەکەی عەرەبێک هاتووە هەڵەپەڕێ بە عەگاڵێکەوەیە یعنی ئێمە ئیش بۆ ئەوەکەین من پێ دەڵم ئەوە تا ئەم پرۆژەیە بۆ تۆ ئاماداکرێ فەرموو وەرە من لە ڕێگەی ڕیکلامەکەوە ئاماژەم بە واوە کە ئەمە کار بۆ ئەوە کرێن
لەسەر هەر وەبەرهێنان و پرۆژە بەڕێزان گەنجێکی عێراقی بەڕاستی سەرناوەکەی نازانم ڕۆژێک باسی ئەوەیە کرد ئایا وەبەرهێنەری سعودی بێتە عێراق ئەی نابێشتی وا بکرێت ئەگەر ئەوان بێن وەبەرهێن لێرە بکەن ئەوە ئیستیعمارە دوای داهاتی ئێمە ئەبەنە دەرەوە بەڵام ئەگەر بێ لێرە دابنیشن ئەوە احتیلالە ئەوە داگیرکاریە بۆی ئەگەر ئەو بێتیش دواتر داهاتی تۆ ئەباتە دەرەوە داهاتی وڵاتەکەی تۆ دادۆشێ وی ئێمە بزانین ئەو کۆمپانیای ئەکرێتەوە چییە دواتر خزمەتی چیم نەکە و ئەو لەو ڕاستپاردەیە پێشنیار هەرچێکە کە ئەیرێ بەلایانی حکومی و لایانی پەیوەندیدار هەر شتێک هەر هەنگاوێک هەر هەناسەیە کە ئەنرێت ئەبێ ئێمە بزانین ئەچێتە کوێی پرسەنەتەوەیەکانەوە و ئەو کەسانی کەیەن ناویان نەچێتە سەر تۆمارە شارستانیەکان بۆی سبینێ چکە بە ڕێزان سبینە کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکارمان نابێ لە کەمپی سەرۆ بووین لە زانکۆی سلێمانی 2014 ئەگەر هەڵە نەبم ڕێکخراوی ئەڵمانی هاتبوو کە ئەمان و ئەو عەرەبان هاتوونەتە کەرکووک بۆ گۆڕینی دیموگرافیا پێکەنینیانە هاو ئەو ئێمە 5 ساڵ لە وڵاتەکە ئێمە گرت جنسیەوە کرد خەڵکی وڵاتێ تۆی 20 ساڵە لێرەیە ئەتەوێ پێ بڵە بڕۆ دەرەوە ئەمان و ئەو وەکو لاجئ نەهاتۆ وەکو پەنابەر نییە ئەو هاتوو دیموگرافیای من ئەگۆڕێ بۆی ئەمانە زۆر زۆر یەک خاڵی تر بڵم لە ڕاستیە لە کاتی ئامادەکردنی نامەی دکتۆراکەمە بەڵگەنامەیەکم هێناوە کە لە کاتی ڕێکەوتنی ڕێکەوتنامەی بەغدا لایەنی عێراقی و لایەنی تورکیەکان لەگەڵ ئێران ڕێکەوتنەکەن ئەڵێن ئەچین لە تورکیا کۆ ئەبینەوە لێژێر ناوی گەشت و گوزارە بۆ ئەوەی لە کورد بین بۆی ئەوەی کە ئاماژە کرا ئایا ڕێکەوتنی بەدڵنیایە و ڕێکەوتن هەیە مێژوو پێمانەڵێ ڕێکەوتنی هەرێمی هەیە بۆ لێدانی کورد و لێ ڕێکەوتنیکی تریش هەیە کە هیچ سونەکانن بەجیا و شتەکان زۆر دەستان خۆش بێت ئەم کارتم باش هەڵبەتە مەسەلەی گۆڕانی دیموگرافی سەران سەرجیهانی کردووە ینی مەسەن لە سکەندەناڤیا لە بریتانیا ئەوە خەڵکەکان دەرەچن بۆ مزاهرە توژمی ڕاسترا توژمێکی زۆر بەهێز هەیە کەوا ئیساکە دشت بە پناهەندەکانن دشت بە کۆچبەرەکانن ئەمە بە ئاسانی چارەسەر ناکرێت و پێویستە یەکەم خاڵ خۆمانی پێپابند بکەین ئەوەیە کە ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە مامەڵە لەگەڵ ئەم مەسلەیە بکەین خێڕێژی و توندڕەوی تێدا نەبێت من مەسەرەن زۆر کەڕەت جۆم لێ ئەبێت مەسان کوردیەک ئەدا بە جۆی عەرەبێکە ئەم عەرەبانە چین جۆنشتی ئەو ینی ئەبێت ئێمە هیچ کاتێک هانی ئەو شتە نەدەین وریابی لەو شتە بەڵام ئەمە کە کێشەیەکی سەران سەرجیهانیە بۆچی ئەبێتە کێشەیەکی سەران سەرجیهانی لەبەر ئەوەی کە میلەتان کۆمەڵگاکان هەمان فکریان نییە فکری مەدەنیان نییە فکری سیاسیان نییە من پێم وایە کە ئێمە مەسەلەن لە چوارچێوەی زۆربەی ملەتەکەمان لە چوارچێوەی ئیسلامە قساکات و ئەوانش خۆیان بخاون عەرەبەکان خۆیان بخاوەنی ئیسلامەزانە هەرچی کاتێکە ویستیان خەڵکەکانی تر ئینکاری لەواکەن کەوا ئیسلام بن ئەسڵان بە ئیرانیەکانیان وت فرسی مەجووس ئەنفالیانش بەرپا کردش بە ئێمە و ئیساکە لە دارفورە ئەوانە ئەنفالەکرێن 40 ساڵە ئەوانە ئەنفالەکرێن ژنەکانیان بە کەنیزە ئەبرێت و ماڵەکانیان تاڵانەکرێت کەسش بەدەنگیانەوە نایەت کێشەکە کێشەی ئەوە نییە کە مەسەلەن عەرەبێک لێرە دابنشێت یا هەزاران عەرەبی تر دابنشێت ئەگەر ئەوانش مەدەنیانە لەگەڵمانە نەک مەسەلەن بیر و باوەڕێکی شۆڤینیانەیان هەبێت ئێمە ئەگەر من جاری پێشوو لێرەیە پێشنیارم کرد کە ئێمە پێویستە بیر و باوەڕی خۆمان بگۆڕین بەڕاستی خۆمان ئامادە بکەین بۆ قۆناغێکی تری مەدەنیەتی جیهانی هەڵبەتە منش پێشنیاری ئەو بیر و باوەڕانم کردووە هەرچەند ڕەنگە سەخت بێ مەسەلەن خۆم باڵێن بانگەشەیەوە بکەم ئەوەنەکە ینی پێویستە ئێمە بە مەدەنیانە کار لەسەر ئەم شتە بکەین و دژی شۆڤینیەکان ڕابۆستین شۆڤینی عەرەب ئەوە زۆر زۆر پێویستە و خۆمانش هی بکەین لە ڕووی کەلتوریەوە خۆمان
پەرە بە خۆمان بدەین ئەوانن کەوا من پێشنیار ڕاستی زۆر بابەتی گرنگ باسکرا بەڵام گەورەترین خاڵکە پێم وایە باز نکراوە ئەوەیە ئەو نەی لە قسەکانی بەڕێستانە پێشتمەوەیە کە هیچ ناتوانین ڕای بگرینم بابەتە لە سەرکرداتی سیاسی شەوە هیچ بکرێ بۆی ڕابگیرێت کاتە خاڵە گرنگەکە لێرەیە ئەوەیە چی بکەین لەگەڵەوانەی کە هاتوون خۆی ئەمە خاڵە گرنگەکە بۆچی تورکێک ئەتوانێت کورد ئەسلیمی لە بکە ئەتوانێت لە ناو خۆیان بیتوێنێتەوە بۆچی عەرەب ئەتوانێت تعریب بکە ئەی بۆ کورد ناتوانێت عەرەبێک گوالێکە هەست بکە کوردە ڕاستیەکەی ئەمە خاڵە گرنگەکەی لە لای من کە تۆ لە سەردەمی بەشار ئەسەد بە ملیۆنان هاوڵاتی سووری ڕۆشتۆتە سووریە چوونەتە وڵاتە ئەوروپیەکانەوە بەڵام هیچیان ئامادە نین بێنەوە سووریا چونکە خۆی بە ئەڵمانیەکە زانێت خۆی بە فەڕەنسیەکە زانێت بەڵام کورد چی کردووە بۆ ئەوەی کە عەرەبێ خۆی بە کورد بزانێت من نمونەیەکە بۆ باسەکەم بۆ کتێبخانەکەم ویستم کتێبی فێربوونی زمانی کوردی بدۆشم زۆر گەڕام دوو دەستیا بە هەوڵی تاک چون کتێبێکی ئاساییان فێر نووسیوە بۆ فێربوونی زمانی کوردی ئێمە 300 وا باسکرا 370 خوێندنگای عەرەبیمان هەیە کە لێرێ ئێبا زمانی کوردی فێرەکرێن لەو قوتابخانانەیە چەند زانکۆمان هەیە ئێوە هەمووتان مناڵ و کوڕتان هەیە کچتان هەیە چەند مناڵتان نێردراوە بۆ خوێندنگاکانی تر کە فێری زمانی ئینگلیزیەکرێ 6 مانگ 9 مانگ ساڵێ ئێبا پارەیان لێ بخۆن 6 مانگ با فێری زمانی کوردی بن 8 مانگ 9 مانگ ساڵێ چی کراوە بۆ ئەوەی کە تۆ تێکەڵی تۆ لەگەڵ ئەم کولتورە کوردیە ڕاستیەکەی من پێم وایە ئەمە خاڵە گرنگەکە من لە پاڵ ئەوەیشی کتێبخانەم کارمەندێکی حکمیم وەستی ئاو دابەشەکەم ئەچمە ماڵێکەوە 4 مناڵی هەیە هیچیان نازانێت بە عەرەبیش بخوێنێت بە کوردی ناخ هەر ئەوە هیچ دە عەرەب بێنە چەندیان ئەزانێت بە کوردی قسە بکە بەڵام هاوڵاتیەکی بەنگلادیشی لێرە کارەکە دەیان بێنە خۆزانێ بڵێ چۆنی چاکی هەمویان خۆشەویستیەکیان هەیە بۆم خاکە بەڵام تۆ هیچ کارێک نەکراوە بۆی کە تۆ لەگەڵ یانە تێکەڵیان کەی تۆ لەگەڵ ئێرەیە ئەگەر ئەم قسەیە ڕەگەزپەرستیە بڵێم چۆن وایلەکەی کورد بێ ئێبا بکرێت چێریشێکی تایە بۆچی دەیان ئەکتەر دەیان هونەرمەندی تورێک فارس ئەبینی ئەڵێ من کوردم لە بنەچەیە بەڵام ئەسیمیلە کراوە چۆن ئەڵی توێنراومەتەوە لەناو کەلتوری فارس و تورکە ئەی چی کراوە بۆ ئەوەی کە کورد وا لێ بکەین کە بتوانێت ئەمانە بێن یعنی تۆ ئەتوانی بەدەیان کۆرسیان بۆ بکەیتەوە با بۆ بەرهێنانەکان مل بە میلیۆن لیان خۆیان چ کێشەیەکی تایە دەیان کۆرسەکرێتەوە بۆیە هیچ کێشەیەک دروست ناکرێت خۆ بڕیارێکە ئەم وڵاتە بەس بە بڕیار و بەنووسراوەڕەوە بڕیارێکم ئەو 370 خوێندنگایەکە هەیە زمانی کوردیە بێت کۆرسێکی ساڵیان بۆ بنووسێ بە باشی بتوانن فێری کوردی بن بنووسن بخوێنەوە بۆ پرسیارە گرنگەکەەوەی چی بکەین لەگەڵ ئەمانی کە هاتوون دکتۆر چکە هاتوون تازە ڕێی تێناگیرێ چیان لەگەڵا بکەین ئێمە ئەو ناڕێن ئەوەی کاڵێ بە شیری فێر بووی بە گەورەی شتەرکی ناکەیت ئەڤستمەوەیە من چون بۆ سەرچنار شکەزاکەم لەگەڵا هەچی ئەو کاپتریان و شتانەیە چمەمووی گۆرانی عەرەبی لەسەرە ئەڵم کاکە بۆ ناکەی دەمەسەرێکی خاڵقی بخەرە سەر ئەڵێ نا بەخوا عەرەبیەکە هەم خەڵکی عەرەبی زۆر لێیە کورتەی بابەتەکەی من ئەوەیە مەبەستمەوەیە گرنگە ئێمە میلەتەکەمان تەوعیە کرێتە یعنی لە ڕێی کەناڵەکانەوە بێ لە ڕێی سۆشیال میدیاوە بێ زۆربەمان ڕەنگە وەکو ئەو بەڕێزە وتی وا بزانین ئەگەر تۆ بە ئینگلیزی قسە بکەیت یا شەهادەیەکە هەبێ ئەو پەڕی تێگەشتن و ڕۆشنبیری بێ نا ئینسان لە کردەوە و لە بیرکردنەوەیە دەرەکەوێم کەسە ڕۆشنبیرە یا مستەوای هەیە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئێمە ئەبێت لە ڕێی کەناڵەکانەوە بێ جاران بیرم ێ ئەیان و ئەو کەم بەکاربێنن ئەنواع ڕێکلامەکرا لە کەناڵەکانیان و ئەو بەکارمە تەنها قەترەیەک ئاو تۆ بیگرەوە سوود بە هاوڕێکە تەگەێنێ ئێبا ئێمە چونکەینە بەرنامەیەکمان هەبێ لە تەلەڤیزۆنەکان لە پرۆگرامان هەبێ تەوعیەی خەڵک کاتەوە کە ئەمە کێشەیە ئەمڕۆ ئەم میلەتە کە بۆ نمونە ئەم بازرگانانە ئەگەر خەڵگەوەنەوە بڵێ خەڵک هەمووی یعنی سخلان لێ کاتەوە کە تۆ وەکو بەڕێزی وتی ئەشێ خەڵگە بێ هەست بۆ شتە نەکات تاکەوێتە ناواقعەکەەوە چکە میلەتەکەی ئەمە هەمووی خوێنەوار نییە جگەر لە ئەم ڕۆبارێکی ئابووری وای کردووە خەڵک پەنا بۆ پارەکە بەڵام تۆ وەختی خۆی ئەوەنەی من بزانم لە هەندستان بەچی بردیانەوە ئینگلیزیان کردە دەرەوە خەڵکەکە هەموو وڵاتەکەی خۆیان خۆشەویست هەموو بەو مەبدەعە ماندێلا چوو ئەوەی کرد کە
بەڵێ غاندی بگورە چوو ئەوەی کردکاش یعنی خەریبۆ من لە برساشتی ئینگلیزی بەکار نانە چی و تەوعیە خۆی بوو گرنگترین خاڵەوەی ئێمە میلەتە بە هۆش بێنینەوە ئیتر بەرنامە بێ بە پرۆگرام بێ لە تەلەڤیزۆنەکان لە سوۆشیال میدیا لە ڕێی مەکتەبەکانەوە من خوێندکارم پێڵم با بەگیان بخوێنە ئەوە مامەسامەکەی وڵاتە شەقێکی تێڵا چم بۆ ئەوروپا بە قورعان مناڵە لێستاواڵێ ئەڵم خوێناڵێ ناخوێن دایکم و باوکم دایک و باوکەکە لە ماڵە پێڵێت تۆ مەخوێنە سبێنێ بووی بە شتێک وەکو منێ بەسەریە ئەویش نایکە بەبەستەکەم چییە؟ ئێمە گرنگە ئەم میلەتە وەشیارکەینەوە ئیتر لە ڕێی هەر پرۆگرامێکەوە بێ لە تەلەڤیزۆن بێ لە سۆشیال میدیا بێ لە خۆمان بێ خەڵک هاان بین ئەبێ شتێ بە شتێ بکەنتەنا ئەوەیە باعترافی عرب خۆی تەنها وڵاتی یەمەن عربی عاریبن باقی ئەوکانی کە هەمووی عربی مستعربن عربی مستعربە چیە؟ ئەوەیە کە کورد بوون لە ناوچەکانی ترا یاخود نەتەوەکانی تر بوون و کراون بە عرب بۆ زیانیاری تەندێسا دێک ماوە لە سەڵتەنەی عەمان هەتاکو ئێستا بە کوردی قساکەن کە کومزار کەناڵی ڕووداوی چووە بۆ لەوێ مەقابەلی کردوون کە بە زمانێکی کوردی قساکەن زۆر نزیکە لە کوردی لۆڕیەوە وێستا لە یوتیوبە هەیە چێتان ویستی ئەتوانن بە دوایە سێرچکەن بۆچی ئەم کومزارە ماوە لەبەرەوەی کە لە دواوە نەیە هیچ دوژمنێک نەیتوانیوە کە زەفەریان پێبەرێ پشتی ئەم کومزار شاخێکی زۆر هەڵدێرە کەس نەیتوانێت زەفەری پێبەرێ تەنها ئەوانی کە ویستویانە بێن بۆ کومزار ئەبێ لە محیطەوە بێن ئەوانیش خوان مسەیترن بەسەر ئەو کەشتیانی کە دێن لەبەرەوە تا گۆستا بە کوردی ماون لە مقدمەی ئیبن خەلدونە بازەکە ئەڵێ کوردەکان لە بەسڕە یاخود لە بەریەوبەر لە بەشی ئێران لاحواز شەڕی جەیشی ئیسلامیان کردووە واتە هەتاکو بەسڕە یعنی ئێمە ئازانین ئەهواز و بەسڕە بەرامبەریەکە وەکو ئێرە و مەریوان هەتاکو ئەوێ کورد بووە و ئەگەبێت و بگەڕێنەوە بۆ سەردەمی حەجاج هەتاکو سەردەمی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کورد بەشیشی ڕئیسی بوون لە شاری بەسڕە لەبەرەوەی کە کوردەکان لەوێ هاوپەیمانی تەمیمیەکان بوون کە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی لەوێ بەسەر تەمیمیەکان هەسەر کەوت کوردەکانی نەفی کرد بۆ قەوقاز ئەمە بۆ ئەوە بۆ تاریخی نزیکیش ئەگە بگەڕێنەوە پێش 200 ساڵ لەمەوە پێش لەم بەری دیزلەوە هیچ عەرەبێک نەبووە لە بەغدا لەم بەری دیزلەوە هیچ عەرەبێک لە بەغدا نەبووە و بە هەماشەوە بۆ مووسڵیش هەتاکو ساڵی 1990 تەنها ئەو عەرەبانە هاتوون تەنها ئەو عەرەبانە مەوجود بوون لە مووسڵ کە هاتوون بۆ ئەو کۆمپانیانەی کە لەوێ بوون ئەمە سەبارەت بە ئەوە سەبارەت بە کێشەیە کە بەداخەوە کەس باسی ناکات زیاد بوونە شەماڵ موفتی بەڕەحمەت بێت باسی کردوتی من لە وەزارەتی ژینگەی بەغا بووم وتی دەورەیەکمان کردەوە وەکو وەزارەتی ژینگە سەبارەت بە ئەم شێوازی گەورە یاخود زیاد بوونی دانیشتوان کە بەم شێوەیە زیاد ببێ پاش 50 ساڵی تر ئاو بەش ناکە خاک بەش ناکە خۆراک بەش ناکە وتی هاتی نۆکو وەزارەت دەورەیەکمان کردەوە بۆ بەڕێوەبەری قوتابخانە ئامادەیەکان لە قەڵەباڵغترین شوێنی بەغدایە کە مەدینە سەدر بوو وتی لە پێش لە دوای دەورەکە کە دەورەکەمان وتی کۆمەڵێک خەبیری زۆرمان نابوو بۆ دەورەکە وتی لە دوای ئەوە یەک ئیسیمارەمان تەوزیع کرد وتمان ئێستا ئەگەر تۆ پلانی ژیانی خۆت دابنی ئێستا پلان دابنی بۆی کە چەند مناڵت هەبێ چەند مناڵدانی بۆ خێزانت مامۆستا شەماڵ فەرمووی کەمترینی 7 مناڵ بوو کەمترینی 7 مناڵ بوو ئێستا من لەم کۆڕێکی ئێستا هەومان چێ لە ئێمە 5 مناڵی هەیە من بە شێوەیەکی گشتی دەست خۆش بێت زۆر دۆ دەگمانە دەست خۆش بێت زۆر من بۆ نمونە زۆر جار هەیە کە مخاتبە برادەرەکان مەکەم ئەڵێم منێک کە لەوە چەند هێندەی باوکم داهاتم هەبێ باوکم 12 مناڵ 13 مناڵی هەبووە من 3 مناڵم هەیە بۆچی و من لەگەڵەوە شانیم کە ئەڵێ چۆناڵی مەعیشەت و ژیانی یاخود مەسرفی مناڵ من مناڵەکەم وا لێ کردووە بینێر بە مەکتەبی شوی فات
من وام لێ کردووە ئەو اختیاری نەکردووە من مناڵەکەم وا لێ کردووە کە بۆن منە فلان مۆبایلی بۆ بکڕم ئایپادی بۆ بکڕم ئەوی بۆ بکڕم کەواتە غەڵەتەکە غەڵەتی منە ئەنجار بەڵێ یەک خاڵێکی تر بۆ بۆرە کۆتایی قسەم دەسەڵاتی کوردی گەورەترین غەڵەت کە کردی ئەوەیە کە منعی فرەژنەی کرد لەبەرچی لەبەرکە منێک مهندسی ساڵاتم داهاتێکی باشم هەیە بە 3 مناڵ و اکتیفام کردووە بەڵام کابرایەکی عەرەب لە خێمەیە 23 مناڵی هەیە طبعا دوای 20 ساڵی تر لەنەوەی من تەنها 3 خێزان دروست دەبێ ئەگە دروست ببێ بەڵام لەنەوەی ئەو 23 خێزان دروست دەبێ طبعا ئەمە دوای 100 ساڵی تر بێگومان سلێمانی زۆرینەی عەرەبە بێ ئەبێ زۆر بابەتیانە و زۆر مۆزوعیانە و زۆر یاسایانەی بەڕوڕیان دیارنێبینەوە چون ڕەنگە برا عەرەبەکانمان بەکەمینە ڕبووی ڕەمان کردوت کاکە ئامۆزاکانمان دراوزەکانمان مخاطبەی دەسەڵات بە زمانێکە پەیامەکە بگات چکون بەڕاستی قورسە ئێمە ئێستا سەرۆکۆمار کوردە لە بەغا دانیشتووە لەسەر کورسی عەرش قورسە من بە عەرەبێک بڵێم تۆ چیەکەی لە شقامی مەولەوی یعنی بابەتێکە بۆیە لەگەڵ کاک دکتۆر هۆگر و کاک سالار مەحموود هاوڕام ئەگەر پینەکان چڕ بکەیتەوە دەست خۆش بێت دکتۆری گیان وەڵامەکان زۆر فەرموو زۆر سپاس بۆ هەموو لایەک خۆشحاڵ بووم زۆر بەڕاستیەوەی من وتم ئەوەی من ئامادەم کردبوو دیدێکە تێڕوانینێکە دەستگەیشتنە بە کۆمەڵێ شت بە دڵنیاییشەوە من لە گۆشەیەکەوە ئەڕوانم بەڵام ئێوە گۆشەکانی ترە بینن ئێوە پشتی من نابینن ئێستا چی لێ چینێنە ئێوە کۆمەڵێ شتە بینن کە من نایبینم بەڕاستی لەبەرەوە من زۆر سپاسانەکەم ئەوە بۆ من جێگەی دەستخۆشیە و سپاسگوزارم سەبارەت بە زۆر بە کورتی کاک دکتۆر هۆگر دەستت خۆش بێ من باسی فەڵەستینەکەم من باسی کێشەی وە ناکەم فەڵەستینە هی جوولەکەی هی عەرەبە هی مسلمانە من باسی ئەو مەوزوعی من ئێمە نییە کاک دکتۆریان مەوزوعەکە من باسی ئەوم کرد لە 1982 لە ساڵ 94 عەرەب و مەسیحی بووە بەڵام لە ئێستا لە ساڵ چەنە لە ساڵ ناگاتەدا یعنی ئەوەندە ڕێژەکە کەمی کردووە من باز لەو گۆڕانکاریەکەم کە بەسەر ئەو دیموگرافیای هاتووە جا باسی فەڵەستین زۆر گرنگە کاکتۆر من ڕێزێکی زۆرم هەیە بەڕێزت مامۆستای ئێمەیت بەڵام حەزەکەم ئەوەت پێ بڵێم ئەم کتێبە هەمووی داتایە هەمووی بەڵگەنامەیە هەمووی حسایە ساڵ بە ساڵتیایەتی لەسەر فەڵەستین مەکتەبەیەکی زۆر باشی فەڵەستینم هەیە لە ڕاستیە حەزەکەم ئەوەت پێ بڵێم ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە ئاکرێت و لە هەفتاکانەوە کە بەعس بەرامبەر بە کەرکووک و ناوچە دابڕێنداوەکان کردوێتی دڵنیابە لە خۆیەوە نەیکردووە هەموو ئەو هەنگاوانەی کە ئیسرائیل لە دوای 48ەوە بەرامبەر بە فەڵەستین جێبەجێ کرد هەنگاو بە هەنگاو جێبەجێ کردووە یعنی دابڕینی قەزاکانی چەمچەماڵ و کەلار و کفری و دووس و ئەوانە لە کەرکووک ئەمە هەمووی لە قودس کراوە بۆ معلوماتت یعنی زۆر بە وردی ئیشیان لە سوودیان لە چی سوودیان لە سیاسەتی وەکوڵێ جوولەکە لە زایۆنیزم لە فەڵەستین کردووە وەکو حکوومەت ئەمە خاڵێکی تر من حەزەکەم بەڵگەنامەیەکتان پیشان بەم نووسراوێکتان پیشان بەم کە ئەم نووسراوە هی دیسەمبەری 2023 واتە دوای ڕوخانی حکوومەتی پێش دەستورە بەڵێ دوای ڕوخانی حکوومەتی عێراقیە ئەمە چێ دەری نووسیوێتی سەباحی غالب نووسیوێتی دکتۆر بورهانی یاسین نووسیوێتی محەممەد ڕەسوول هاوار نووسیوێتی عەلی مەندێراوی هونەرمەند و ڕۆژنامەنووس بووە پشکۆ نەژمەدین دکتۆر کوردۆ عەلی مامۆستا جەمال عەبدول ئەم نووسینیان نووسیوە وتی بەدەستی داویانەتە دەست کێ ئاڕاستی چێشیان کردو بەڵێ کاک مەسعود بەرزانی مام جەلال تاڵەبانی کاک سەلاحەدین محەممەد بەهادین دکتۆر مەحموود عەلی عوسمان کاک نورەدین دارا نورەدین هەموو حیزب و ڕێخستنە کوردی و کوردستانیەکان لە خاڵی حوتیانە ئەڵێن چی کاک دکتۆر ئەمە خاڵی حوتە ڕێگەی خوێنمەوە بۆت ئێمە هەموو جەماوەری کوردستان بەگشتی و هەموو هێزە سیاسەکانی کورد بە تایبەتی بە ئاگا دەهێنینەوە لە کۆمەڵێک مەترسی ستراتیژی کە ڕوبەڕووی کورد بۆتەوە لەوانە هێنانی ژمارەیەکی زۆری عەرەب بۆ عێراق و کڕینی زەوی وزار لەلایەن عەرەبەوە لە کوردستاندا دەبێت بە زۆر و دوبلۆماسیانە و بە پێی قانون نەهێڵڕێ بە ڕێگای قانونی ئاشتیانە دیموگرافیایی خواروی کوردستان و پێکاتەی کورد لەمە زیاتر لەلایەن شۆڤێنی عەرەبەوە بشێوێنرێت
ئەمە هی لە مانگی یەکی 2004 سەردانەکەیان ئەنجام داوە و ئەم سەرکردانیان بینیوە و بەدەستی داویانە پێیان. کاگاسۆ ڕەحیم دەست خۆش بێت دەسەڵاتی سیاسی لاوازە اینجا ئێمە باجی چیە دەین لە ڕاستیە؟ ئێمە باجی و لاوازیە دەین ئێمە لەسەر چی یەکین ئێمە ئێستا کاتی ئەوەیە ئێمە ململانی لەگەڵ یەکتریا بکەین یعنی خۆشتەکە زۆرینە زۆر لە ڕاستیە زۆر شت هەیە ئەکرێ بیکرێ بەڵام ئەکرا بکرایە بەڵام کێشەکە من هەر حەزەکەمەوەی کاکسالاریشی پێوە بەسمەوە کاکسالاریان ینی ئێمە باسی حکوومەتەکەین یعنی کام حکوومەتی هەرێمی کوردستان زەحمەت نەبێت یعنی بەس قەناعەتم پێ بکە کە ئێمە حکوومەتێکمان هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەخەمی هاوڵاتیەکان یەخوات وەخەمی خەڵکە خوات ئەتوانی پێ قەناعەتم پێ بکەیت کە من شانازیم ئێستا شانازیم بۆ بکردایە کە ئێمە چێ شانازی بە کوردبوونی خۆیەوە ناکات من حەزەکەم یەک نمونە بگێڕمەوە بڕوا بکە لە پێش کۆبانی و داگیرکاری کۆبانی و داعش و ئەوانەوە کۆمەڵی هاوڕێم هەبوو لە مەغریبی عەرەبین چالاکوانی مەدەنی و مامۆستای زانکۆوانە یعنی کتێبم بۆ ناردن لەسەر جینۆسایدی کوردوانات بەبەرید و ئەمانە یعنی لەوێ چالاکیانە کرد ویان لێ هاتبوو چالاکیانە کردبین هەرە ترسام ئەموت خوایەکیان شتێک نەکەن ئەم سیاسیانە بە شتێک دەکەن وەکوڵێ بە شێوازێک لە شێوازەکان بەڵام لەخوا بە زەبیەوان دەوە تێگەیشتوتر بوون کە میلەتەکە تێکەڵ بە بزوتنەوە سیاسیەکە بکەن بەداخەوە کاگرین بەڕاستی ژۆمان لێگرن باشە من حەزەکەم وڵا کێ ڕێگەمان بۆی نەکات من چەند کەسێکی ئەکادیم تۆ ڕێگەمان بۆ خۆشکە بەس گوێمان لێ بگرن و مناقەشەی کۆمەڵی مۆزوعی جدی بکەین من زۆر سپاس دەکەم مەمنونی ئەوانیشە بم وعد بێ لێرەوە یاڵێم دەستی یەک بە یەکیان ماچەکەم بەس شتێک بۆ میلەتە بکەن بەڵام نابێمە بێدەنگ بین پێویستمان بە هۆشیارکردنەوە هەیە پێویستمان بەکارکردن هەیە و پێویستمان بەوەیە چاوەڕێ نەکەین چکە تێپەڕبوونی کات لە بەرژەوەندی کەسمان نییە هەمومان باجەکەی دەین کەسمان ناناسێت ئەو ئەژدیهاییەت کەس ناناسێت جیاوازی لە نێوان کەسمانە ناکە بڕوا بکە یعنی ئەوەیە بەداخەوە دکتۆر هین ڕۆیشت باسی ئەوەی کرد کە پێویستە ئێمە ئاکادمی بین بە دڵنیاییەوە لێرێ نەڕۆشت دکتۆر شوان دکتۆر ڕەوات بەڵێ ڕۆیشت بەڵێ باسی ئەوەی کردکامانە هاتوون بە یاسا هیچیان پێ ناکرێتمانە من حەزەکەم یەکشت بڵم من دوێنە تەلەفۆنم بۆ فەرمانگەی کارتی نیشتیمانی کرد ئێستا لە هەموو پارێزگاکانە چی هەیە فەرمانگەیەک هەیە بە ناوی فەرمانگەی کارتی نیشتیمانی ناوەندی یعنی کەسێکی بەسڕەیە پێویستی بەوە نەماوە جارێکی تر بچێتەوە بۆ بەسڕە بۆ ئیشوکارەکەی بکات لەبەرەوەی ئیشوکار ئێستا هەمووی ئەلکترۆنیە یعنی لە سلێمانیەوە فەرمانگەیەکی بۆ دانراوە لێرە هەموو ئیشێکی بۆکات لەبەر ئەوە زۆر ئاساییە سبینێ بە یەک یاسا لە حکوومەتی عێراقیەوە وەکو هەموو ئەو شتانی کە دامەزرێ مرکزیە هەموو شتێکەکرێتەوە بە مرکزی لەبەرەوە زۆر ینی وەکۆڵێ نفوس بگوازێتەوە نەگوازێتەوە نەخێر هیچ کاریگەریەکی نییەوە و ئێمە شۆڤێنی نین بەڕاستی ئێمە ئەزانی چین یعنی خۆزگە کورد ڕۆژێ لە ڕۆژان ئەم قسێ بین نەبێت یعنی تۆزە شۆڤێنی بووینایە یعنی داکۆکیمان لە بوونی خۆمان کردە ئێمە هەموو ژیانمان پارە بووە یعنی بەڕاستی خوێی تێکراوە کە هاوارەکەین ئەڵین کاکە ئازارمان هەیە یعنی بەڕاستی کاکە تۆ شۆڤێنیت کاکە من شۆڤێنی نیم من ئەناڵێنم کاکە میلەتێک ئەنفالی هەبێت کیمیابارانی هەبێت ئەو هەموو نەهامەتی بەسەری هاتووە ئەگەر شۆڤێنی بووە وای لێ بەسەر هات وەڵڵەوەی لێ بەسەر ناهات ئێمە کەی شۆڤێنی بوون ئەرێ کاکە بۆی ئێمە شەرمکەین لەوەی ئەوەی پێم کۆمەڵی بوشەمان بەرامبەر بەکار بێن ئێمە بەسمونی عاتفی قسە بکەم بەس کاکە ئەوەی شۆڤێنی بەرامبەر من ئەوەیە کە ئەنفالی کردوم ئەوەیە کە جینۆسایدی کردوم ئەوەیە کە کیمیایی کردوم لە چەند پارچەی کوردستانە بەسەرە ئەوەیە کە شوونە ئەوەیە کە زمانی قەدەغە کردوم ئەوەیە کە ناسنامەیەکم پێنادات یعنی ئێشتا ئەو بە من ئەڵێتەوە یاشتا من بەرگری لە خۆمەکەم بوو نازانم یعنی بەرگری لە خۆمەکەمە من شۆڤێنی نیم وەڵا من ڕاستیزم نیم کاکە کورد لە مێژووی چەند هەزار ساڵی کووردا کورد ڕاستیزم نەبووە بەڕاستی یعنی ئەمە ئەوەش بەشێکی زۆر بەڵە عەفوت خوا بمبورن کاک محەممەد باسی ڕۆتەی ئیسلامیەکان و باسی ئاین و ئەوینەی کرەوە خاڵێکی گرنگە بەڕاستی ئێمە تا ئێستا جیاوازی لە نێوان ئاین وەکو دەق و ئاینداری
وەکو هەڵسوکەوتی مرۆڤ وەکو مێژوو ناکەین ئەوەی لە کۆمەڵگەی ئێمە بە شێوازێکی زۆر بە تەقدیس و بە پیرۆزەوە وەرمان گرتووە لە 1970 بۆ 90 لە ڕاستیە مێژووە و لە ڕاستیە ئاینداریە و بۆ کۆڵێ کولتورێکی ماوە درێژی مێژوویەکی جەزیرەی عەرەبیە. یعنی من لەم ڕۆژانەیە نووسینێکم نووسی لەسەر ئەو ناوانە بوو ئەوەی تێکۆشەر و ئەبوو بەکرەکە بوو لە ڕاستیە ئەو نووسینە من لەوێ باسم لەوە کردووە ئەم ناوانە پێش هاتنی ئیسلام لەم کەسایەتیانە نراوە ئەمانە هەڵقوڵاوی ژینگەیەکی نیمچە دوورگەی عەرەبی بتپەرستی بوون. یعنی خوددا ئەم ناوانەی لە مرۆڤەکان نەناوە تا مقدس بێت تا لە کۆمەڵگەی ئێمەیە وەکوەوەی بابەتێکمان نەمابێت لەسەر ئەم شتە ڕووکەشانە هین بکەین. کاک حسێن باسی کرد دەست خۆش بێ بۆ ئەو زانیاریانە زۆر سەرنجی زۆر جوانتدا ئیزافەی زۆر جوانت کرد کاتەکە گرنگ کاتمان بەدەستەوە نییە بەڵێ کاتەکە گرنگیش بێت هێشتا بۆ ئێمە گرنگ نییە ئێمە ئەتوانین زۆر شت بکەین لە ڕاستیە بەداخەوە ئەگەر ئێمە حکوومەتمان کارا بووایە ئەگەر ئێمە ناکۆک نەبووینایە ئەگەر ئێمە پلانمان دابنایە و خاوەنی پرۆژەیە بووینایە زۆر شتمانە کرد لێرە زۆر شتم دانابوو بەڕاستی ئەکرا ئێمە زۆر شت بکەین زۆر لیژنە دروستکەین لە ڕووی دەستوریەوە لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی پەروەردەییەوە بەڵام ئێمە هیچ لەمانە بڕوا بکە بەس بەشێک لەو قوتابخانانە کەم بکەرەوە نیوەیان ئەگەڕێنەوە دڵنیا بلەوە بە هەر حاڵ دکتۆر گیان ئەگەر کاکارزان شەریکیتەوە کارزانی کارزان دەست خۆش بێ تێبینەکانت زۆر جوان بوو زۆر تاوا هیچم نییە لەسەری بەڕاستی یعنی گەورەت کردم یعنی شوان نافع باسی ئەوەی کرد کە ئەبێ مەدەنیانە ئێمە ڕوبڕ کاک شۆڕش سڵاتی کورد دەی تاوا ڕۆیشت باش دکتۆرە تەلار کاتمان زۆر بردووە بە سیاست و مەرج نییە وەڵامی هەمووی بیتەوە ئەگەر دەست خۆش بێ دکتۆرە گیانشتی زۆر جوانەوت بەڵێ کەسێک باسی ئەوەی کرد کە کۆمەڵگەی عەرەبی و عێراقی و کۆمەڵگەیەکە کاکە کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی مەدەنی نییە نازانم کاک دکتۆر جەنابەت کێ بوو باسی کرد کۆمەڵگەی ئێمە باجی ئەوە ئەدەین ئێمە قوربانی ئەوە دەین ئەگەر ئێمە کۆمەڵگەی هاوڵاتیمان هەبووە ئەگەر ئێمە کۆمەڵگەی مەدەنیمان نەبووە ئێستا قەزەیەکمان نەبوو ئێستا کە ئێمە باسی لێوە بکەین ئەگەر منم هاوڵاتیەک بوومایە هەر لە ماوەی دروستبوونی دەوڵەتی عێراقی 100 ساڵەیە چەند ساڵەیە من ئێستا لێرە ئەگەر مافەکانم هەبووە و ئەرکی خۆم وەکو هاوڵاتیە جێبەجێ بکردمایە و هەستم بە جیاوازی نەکردایە و دادپەروەری هەبووایە و ئازاد بوومایە و کللتورم پارێزرا بووایە بڕوا بکە هیچ شتێک نەبوو ئێمە قسەی لەسەر بکەین ئێستا بەڵام کێشەکە ئەوەیە ئەو عەرەبەی کە تۆ ئەڵێ عەرەبە ئەو وا مامەڵەت لەگەڵان ناکات ڕاستە فەرمیت دەستی خۆش بێ کاک ئۆمەر تەواو لەگەڵتان دەستان خۆش بێ کاک ئەشکان یەک کتێبم هەیە کورد بنیادێکی نەخەمڵی و ڕەنگە وەڵامی ئەو پرسیارە باتەوە بۆچی ئێمە ناتوانین کار لە ئەوان بکەین بۆچی ئێمە هەر بە خۆمانەوە سەرقاڵین بۆچی ئێمە لە هەموو نەتەوەکانی تر جیاوازترین جۆرێک لە خۆ بەکەم زانین و هیچ عەرەبێک ئامادە نین لە بە کوردی قسە بکەن لا لە بەخێرزانن قسە ناکەن باسی عەشایار وشتی کرد چکم خۆمانەوە دەرفەتەمان پێیاوە دکتۆر گیانەوەی کەماوە هەڵیگرە بۆ بابەتێکی دەستان خۆش بێ زۆر بۆ بەشداریتان بۆ مانەوەتان لەگەڵمان پاسانەکەم بۆ سەرنج و تێبینیەکە